سڵاو لە بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنێک هەن لە یەکەم پارشێ و لەگەڵتانین و لە بەرنمەیەکی تایبەت هەروەکو ساڵانی ڕابردوو لەگەڵتان دەبین و مێدەکەین کە ڕەمەزانی ئەمساڵ ببێتە ڕەمەزانی خێر و بەرەکەت بۆ هەموو لایەکتان. لە کوردستان 24 پرۆگرامێکی تایبەتمان هەیە کە هەموو شەوانی ڕەمەزان لەگەڵتان دەبین بۆ ماوەی نزیکەی 2 کاتژمێر بە چەند بڕگە و بابەتێکی تایبەت لە بواری تەندروستی، ئاینی و بواری هونەری بە تایبەت لە چوارچێوەی کارە ئاینیەکان و ڕێنمایی تەندروستی، ڕێنمایی ئاینی بۆ هەموو موسڵمانان و میوانانی ئێمە تایبەت دەبن ڕێنمایی گرنگ تایبەت بۆ مانگەکە دەخەنە ڕوو لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ئاینی و مێدەکەین هەموو لایەکتان سوودمەند بن و شەوان لە کاتژمێر 1 تاوەکو کاتژمێر 2 45 خولەک لەگەڵتان دەبین و بۆ ئەم شەویش چەند تەوەر و بابەتێکی دیاریکراومان هەیە کە 2 میوان ئەم شەو لێرە ئامادە ئەبن قسە لەسەر لایەنی تەندروستی بە تایبەت لە دەستپێکی مانگی ڕەمەزانەوە کە سبەینێ ئەو گۆڕانکاریانەی چییە لە ڕووی تەندروستیەوە بۆ مسلمانان پێویستە بیزانن و لە ڕووی ئاینیشەوە بە هەمان شێوە چۆن پێشوازی لە مانگە بکەین و بۆی ببێتەوە کارێک بۆ گەیاندنی ئەرک و پەیامە ئاینیەکان. دەچینە یەکەم بابەت ئەمڕۆ یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانە. چەند ڕۆژێکی شەهاوڵاتیان گلەی ئەوەکەن بەهۆی هاتنی مانگی ڕەمەزانەوە دوکانداران نرخی خۆراک و کەلوپەلەکانیان گران کردووە، بەڵام لایەنە پەیوەندیدارەکان لە دهۆک ئەمە ڕەت دەکەنەوە. di nava bazarê Duhokê de qerebalqî pêvetiya re. Welatî amadekariyên xwe ji bo meha Remezanê dikin. Herdema ev mehe nêzik dibê welatî gileya hindê dikin ku çavderî li ser bazarê nîne û her dukandarek bi keyfa xwe bihayê kelopela didanît û beramber dukandaran jî boçûnên xwe hene. باهتوان حتی رادگید باشن بس اگه بنا عید نوروز رمضان تش گله گران بید براستی هم حس کن هاریکار بند گل خلقی پشتوانی خلقی بکن نه تشتی گران که بیت با رمضان همید بینید دنیای خره تشت ارزان بید اوه گران کن تش نه گرانه بس مشکل مرا طبا ایرانی ها گران بوی شی کنی ویا 60,000 دینار رضایت نینه نه ایشالله بس نه خودتش گران نبی تو دشتی خو این تو خلق مبلا گازندان نگن مشکل خلق ما چه خلق گل دف خلق مجیه مثلا هیوا رمضانی است که هر رویا بگیریه بلا نه 5 کیلو طماطم بد بلا 2 کیلو بد هماش که هر نقل روزانه Çavdêriya bazirganî dibêjît îsal bi çirangan bazar giran nebûye û taniha çi gileyî ji bo me nehatine û çi aliyek nehatiye sizadan ji ber ku me demeke amadekariyên xwe kirîne û neh tîm ji bo çavdêriya bazarê hazir kirîne. دیو چون گله گوزنده و بازار راش بازار پاریزگاه دوی که اتکران او گله گوزنده گهشتین کو بازار گران بی موکو چودری بازرگان کی من مسردان کی چکلو پلا گران نبوده چون کو بری مه رمضانی و بری بریارا چه بنا غیرانه انجام بجم موچه فرمان بران با همی کلو پلا ما اینو هدف خو نویسی نهاج دیو چون مد بردامن او بهانه ید بری هنگه Di çend rojên borî de welatiyan li bazarê û di nava sosyal medyayê de gileya hindê dikir ku îsal hemû kelopel berevgiraniyê diçin û lêcihên peywendîdar dibêjin. Tanha bi çi awayekî kelopel giran nebûne û hemû hewildihêndan bihayên hemû kelopelên xwarinê wek xwe bihêne parastin. Rejîn Ehmed, Kurdistan 24 Duhok. کاشیف چەند تەوەرێکی تایبەت لە تەوەری ئاینی و هەروەها بابەتی تەندروستی لە خۆگرێت و سەرەتاش باس لە بابەتێک دەکەین چۆن پێشوازی لە مانگی ڕەمەزان بکەین و چۆن موسڵمانان ڕۆژوەکانیان قوبوڵ دەبێت. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە ئێستا لەگەڵ ئێمە دکتۆر مەولود گۆران مامۆستای زانکۆ و وتارخوێن لەگەڵمانە. دکتۆر ئەم کاتت باش زۆر بەخێر بێی ڕەمەزانیشت پیرۆز بێت. سەرەتا ئەپرسم مانگی ڕەمەزان بە تایبەت ئەم مانگە لە کۆی ساڵەکە جیاوازی لەگەڵ مانگەکانی دیکە چییە؟ بناوی خدای گەورە و میهرەبان حەمد و سەنا بۆ خدای بێهاوتە سەلات و سەلام لەسەر پێغەمبەری مەزن محەممەد صلی الله عليه وسلم
هەم لەسەر یار و یاوەرانی ئالوبەیتی کرام پێشەکی لە خۆتیش پیرۆز بیت و مبارەک بیتن لە هەموو مسلمانان پیرۆز بیتن داوامان وایە لە خوددا ئەم مانگە پڕکە لە خێر و بەرەکەت بۆ ئەم میلەتە بۆ کورد بۆ کوردستان بۆ هەموو نەتەوەکانی تر ببێتە هەوێنی ئاشتی و پێکەوە ژیان و جارێک تر برایەتی و محەبەتی یەکتری مانگی ڕەمەزان کە هەموو ساڵی دێتەوە بە حەقیقەت ئێمەی مسلمانان سەرڕایەوەی پیرۆزبایی و ئەو بابەتانە بە گرنگی دەزانین چونکە پێمان وایە پەیامێکە خودای گەورە نردیتی بۆ مرۆڤەکان هەموو ساڵی مانگێک لەو ساڵە کە 12 مانگە ئێمە ئاگدار دەکاتەوە لە شتە ڕۆحیەکان هەروەها لە شتە مادیەکان هەروەها لە کاروباری ژیان و کارژێریش بۆیە ئێمە وەکو محەتەیەکی دادەنین کە مانگی ڕەمەزان دێتەوە ئینسان وەکو ئاوێنەیەک تەمەشای خۆی بکە پەلێک بەسەر و چاویتی لای دەبە مویەک درێژە دەری دێنی ناشرینیەک لە دەم و چاویتی دەیشوە و خاوێنی دەکاتەوە پێمان وایە خوای گەورە ئەم مانگی ڕەمەزانەی کە ناردووە مرۆڤەکان بەم شێوەیە تەعاملی لەگە بکەن بۆیە هەر لە سەرەتای مانگی ڕەمەزان و پێش مانگی ڕەمەزانیش کە دێت مسلمانان بە گروتینەوە بە ڕۆحێکی زۆر بەرزەوە پێشوازی دەکەن پێش ئەوەی ئەمن گلەیی بکەم دەمەوێت زۆر باسی بکەم چونکە بە حقیقەت مانگی ڕەمەزان تایبەتمەندی خۆی هەیە هەرچەندە ئەمەی مسلمانان جاری وایە نەمانتوانیوە ئەدای مانگی ڕەمەزان وەکو خۆی جێبەجێ بکەین بینە سەر تایبەتمەندیەکانی مانگی ڕەمەزان بۆ نمونە گۆڕانکاری ڕووەدا هەمومانەزانی وەکو ئاماژەشە بۆ کرد کە گۆڕانکاری هەیە تایبەتمەندیەکان چییە گۆڕانکاریەکان چین لەم مانگە ویستمە تو پرسیارەکە بکەی خاڵێکی زۆر زۆر گرنگە مانگی ڕەمەزان فێرمان دەکات یان پێمان دەڵێت ئەتوو دەتوانی گۆڕانکاری لە خۆت بکەین من دەتوانم کۆمەڵگە دەتوانی بە بەڵگەی چی بە بەڵگەی ئەوە ئێمە لە 11 مانگە نیوەڕۆ نان دەخۆین هێوارەش نان دەخۆین بەیانیش نان دەخۆین لە هەموو کات و ساتە ئاو دەخۆین شەربەت دەخۆین هەموو شتەکان دەخۆین و دەخۆینەوە بەبێ ئەوەی هیچمان لەسەر بی لەم مانگە کە نزیکەی 16 ساعتیش هیچ ناخۆین ژیانمان هەر دەڕواتیش کەواتە فێری ئەومان دەکەم مرۆڤ دەتوانی خۆت بگۆڕی لە قالبێکە لە شوێنێکە لە بابەتێکە لە کارێکە بەتەنیا نەمینێەوە وا بزانی هەر ئەوەیە هیچتر نییە ناشتی تریش دەکرێت ئەگەر ئینسان بیری لێ بکات ئەوە گەورەیە پێم وایە ئەو تایبەتمەندی هەیە ڕەمەزان هەمومان بی لە خۆمان بکەین ئەوە نییە 16 ساعت بە ڕۆژوش دەبووم وەکو ڕۆژەکانی تریش بۆ موەزەفم دەچمە وەزیفەی خۆم مامۆستام دەچمە دەوامی خۆم کرێکارە دەستە ئیشی خۆی هیچیش لە مەسەلەکە ناگۆڕێ سەرڕای ئەوەی کە سوودی زۆری تەندروستی و سوودی زۆری کۆمەڵایەتی و سوودی زۆری ڕۆحیشی هەیە لە ڕووی تۆ تایبەتمەندی خۆی پێم وایە قورئان لە ئاەتی شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان لوي لقيت آياتي تريشا كباسي ذكر فرمي أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون لوي إشاراتي كردوها كمان جي رمضان سن تایبەتمەندیە چی هەیە ئەو تایبەتمەندیانە دەستی پێوە بگرێت زامن لە سێ تایبەتمەندی کۆم کردیتەوە یەکێک باسی کاتە کە لەم مانگە بتوانین کاتەکانمان تحدید کەین حتا خوای گەورە دەیەوێتن عیبادەتیش بەکات بیکەین ئێمە دەچین بۆ مزگەوت لەمەوە دووە خەڵک زۆر دەچین نوێژی تەراویح دەکا پابەند دەبی بە مزگەوت زیاتر بەڵام بە عەشوایی دەچین دەڵێتن بە سعات بڕۆ بڵێن بڕیارم داوە لەم مزگەوتە نیو سعات بمینێمەوە جا ئەگەر نیو سعاتت دانا بۆ خۆت لە مزگەوت بمینێەوە یان 40 دقیقە یان سعاتێک یان هەر چەندی کە توانای خۆت هەیە بەبەست لە دیاریکردنی ئەو کاتە چییە بۆچی کاتەکەی دیاری بکە بۆ ئەوەی لە فێری نظاممان بکاتن لە ژیانە تو ئەگەر توانیت ژیانی عیبادەت و پەرستشی تحدیدکەی پێم وایە هێدی ئەمە ڕەنگ دەداتەوە لە کۆمەڵگاش فێری تحدیدکردن و نظامی کۆمەڵایەتیش دەبێت چونکە ئێستا ئەمە هەموو مانگلەی ئەوەمان هێت بەبێ مۆعید دەچینە ماڵی یەکتر بەبێ وەقتدانان لە گەمەیەکە لە یاریەکە لە نووسینێکە لە وتارێکە لە محازرەیەکە بەبێ وەختەکان زۆر دەڕواتن جاری وایە بە قسە و بە هەتا ئەو یاریەکە بۆ خۆشی خۆت دادناوە وەختی بۆ دانێت لەبەرەوەی ئەوە هەندێک دیاردەوە هەیە یاخود هەندێک حاڵەت هەیە کە بۆتە کللتور لای ئێمە
بۆی گۆڕانکاری دروست بکات ئەوە پێویستی بە ئیرادەی خودی کەسەکە هەیە یان هەر کەسێک بیەوێت ئەتوانێت یان چی بکات بۆ ئەوەی بتوانێت بەسەر ئەو خوانەی پێشتر هەی بووە زاڵ بێ و خۆڕێک خستنەوە بێ ئەم مانگە بۆی وەکو باسم کرد مامۆستایانی ئاینیش دەوریان هەیە لەو بابەتە لە کۆمەلگا ئەگەر بیر بتوانن هەتا ئیشارەم پێکرد لە خودبەی ئەمجارە وەکو پەیامێکی بۆ مامۆستاکان مامۆستای وا هەیە 11 ڕکعات نوێژ دەکات ئەم نمونەیە بۆ دەین دوای لە کۆمەلگاش تەطبیقی دەکەین لە مزگەوتێک کە 11 ڕکعاتی دەکات بە 20 دقیقە مامۆستای واشمانە هەر 11 دەکات بە نیم سعات هیوامانەیە بە 40 دقیقە هەیوا هەیە کەمتری وایە زۆرتر ئەمە طبقاتە کە دروست بووە لە ناو مامۆستایان ئەمە ڕەنجی دایەوە کە کۆمەلگاش نەوعەنمان بەم شێوە فەوزەویە بڕوە بەڵام ئەگەر تهدید کەین بڵێن کاکە بڕیارمان داوە لە دوای نوێژی عەشاوە 40 دقیقە دەمینەین دوای 40 دقیقە کۆتایی پێدێت جا 2 ڕکعات نوێژ کرا 10 کرا 20 کرا مهم بە تەوقیتەکە دیارە ئەو کاتە کەس گلەی ئەوە ناکە درێژە کورتە ناخۆشە خۆشە تو بڕیارە داوە 40 سعات بۆ خۆی خۆت بژی لەم مزگەوتە ئەگەر هیچ دوعاژ نەکەی خۆی گەورە دەست قبول کردن سونەتێکی ناو ئاینی ئیسلام کەسێک چوو بۆ مزگەوت نیەتی ئەعتیکافی دەبینی بە مودەیەکی دیاری کراو لە مودێتە کە دەمینێتەوە خێر و پاداشی دەگاتێ ئەمە ڕەنگ دەداتەوە کە دێتەوە بۆ ماڵیش تەماشای بەرنمەیەک دەکا وەکو ئەم بەرنمەیەک ئێستا پێشکەشی دەکەین دەڵێن نیو سعاتە دەڵێن بعد ئەو نیو سعاتە بۆ ئەومە داناوە سعات ئەوەندە دێ بۆ ئەوەندە خلاص دەبیتن ئەو کاتە نابێتە فەوزا لە ئیشی کاری ماڵەوەشی بۆ تەلەڤیزیۆن بۆ بەرنمەکەی بۆ فەیسبووکی بۆ لەگەڵ خێزانی دانیشتنی لەگەڵ منداڵ یعنی ئەمە بابەتێکی زۆر گرنگە پێم وایە لە مانگی ڕەمەزان ڕێکخستنی کاتەوە ئەی تایبەتمەندیەکانی تایبەتمەندیەکتریشی هەیە وەکو ئاەتەکەی خوێنمەوە بەس پێش بچمە سەر تایبەتمەندیەکەم بدەمێت ئیشارەت بە قەداسەت و پیرۆزیەکان بکەم ئێمە کە باسی پیرۆزی دەکەین بەلامانەوە قورس و گەورە و گرانە کە ئینسان بتوانێت قسەی لەسەر بکە مەسەن دەڵێن مزگەوت پیرۆزە قورئان پیرۆزە دەڵێن مانگی ڕەمەزان پیرۆزە دەڵێن پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم پیرۆزە فلان کەس پیرۆزە فلان شوێن پیرۆزە دەڵێن مەکە پیرۆزە ئەمانە کە دەڵێ ئەمانە هەموو پیرۆزن بەڵام لە حقیقەتە هیچ شتێک پیرۆز نییە پیرۆزیەکەی بە پەیامێکە کە پەیامەکە پیرۆزە شوێنەکەش پیرۆز بووە کە پەیامەکە گەورەیە بۆ مرۆڤ هاتووە کاتەکەش پیرۆزە کەسەکەس پیرۆزە مانگی ڕەمەزان ئەو تایبەتمەندیە هەیە پیرۆزیەکەی بە چییە پەیامێکی لێ نازڵ بووە کە قورئانە یان بە معنایەکی تر پەیامی خوددا بۆ مرۆڤە هەر لە ئادەمەوە تا محەممەد و تا ئێستش کەواتە مرۆڤ مقدسە ئەو پەیامی بۆ مرۆڤ هاتووە مرۆڤی مقدسکردی مانگەکەش پیرۆز بووە یەکێ لەو تایبەتمەندیانە کە دەبی بە خۆمانەدا بچینەوە مرۆڤ ئەسڵە ڕاستگۆیی لە مرۆڤیشە ئەسڵە ڕاستی لە مرۆڤە ئەسڵە وات لێ دەکا کە ئەنەمە دەیەوێ بدڵێتێکا کە دەبی احترامی مرۆڤ بگری ڕێزی مرۆڤ بگری مرۆڤ گەورەیە خوددا پەیامی بۆ ناردیە مانگێکی پیرۆز کردی لە بەخاتری پەیامەکەش بۆ توی مرۆڤە کەواتە ڕێزگرتنی مرۆڤ یەکێکێت لە تایبەتمەندیەکانی فێری دەکە مەسەن بۆ نمونە هەمومان لە مانگی ڕەمەزانە بیدای باسم کردوتم لە ئەنجامی قسەکردنەکانمان تووشی گلەیش دەبین کە مانگی ڕەمەزان بێ تووشی بێتاقەتی و گرژیەک دەبین کە ئەنەما دەمانەوێتن نازێ بکەین مەکرێ بکەین وەڵا بە ڕۆژوومە لە کاتێکە پێغەمبەر صلی الله عليه وسلم قەت نەبینراوە گرژ بیتن ئەسڵەن سیفەتی ئیسلام نیە و موسڵمانی کابرا گرژ بی لەگەڵە تو لەگەڵ خێزانی لەگەڵ کوڕەکەی لەگەڵ کچەکەی لەگەڵ کۆمەڵگای نادەبی هەر کراوە بی مانگی ڕەمەزان کات دەبی زیاتر چونکە تو پەرستشێکی زۆر گەورە ئەنجام دەدەیت چۆن دەبی خۆت بگریتەوە گرشکەیت دەبی زۆر کراوەتر بی مبتەسیم بی حتا لای ئێمە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم تەبەسومک فی وجهی ئەخیکە سەدەقە بەس پێ بکەنە بەدەم براکەت خوشکەکەت مرۆڤەکان بەس پێ بکەنە خێرت دەگاتێ یعنی هانی داوین نەکەن گرین بن بێتە خوان ها وەکو لە فلین کارتۆنە وجا گەشت بە کراوە بە قسەی خۆشکە حتا دەجێڕنەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لەگەڵ تاوانباران دانیشتون پێغەمبەر لەگەڵیان دانیشتووە بە گریانەوە نەبووە بە پێکەنینەوە بووە دەستی بەسەریان داهێنەوە چونکە ئەوە تاوانێکی کردی ناکرێت ئەتو لێی ئەمە پەیامێکە لە مانگی ڕەمەزانە پێمان دەڵێ مرۆڤە مرۆڤایەتی بکەن حتا دەڵێ پێغەمبەری خوا دەفەرمێ لە مەسەلەی مرۆڤایەتیە یعنی پێم وایە یەکێکە لە تایبەتمەندیەکانە دەفەرمێ ئەگەر یەکێک لێی دای جوونی پێیدا قسەی پێکردی ئەتو دەڵێی چی ئینی صائم دەڵێ من بە ڕۆژووم ئەوە بە پێکەنینەوە بە شوشەوە بە دەم چاوکرای دەڵێ من بە ڕۆژووم
زانایان دەڵێن یعنی من مرۆڤ من جوابی تو نادەمەوە یعنی تو زوونت پێدا من زوون نادەم هاتۆ قسەت پێکردم تووڕە بووی لە منم تووڕە نابم کەواتە لە مانجی ڕەمەزان یەکی لەو پەیامە گرنگانە یەکی لەو تایبەتمەندیانە بریتە لەوەی کە ئێمە مرۆڤایەتی جارێکتر زیندووکەینەوە کە لە پێکەنینەکەەوە دەست پێ دەکاتن. مامۆستام پێم خۆشە ئەم شەو لەوانەیە زۆر کەس هەبێت چاوەڕێ بێیان حەسب بکە پێشتر بە ڕۆژوو نەبووە یان گەنجە ئێستا ئێوە بە ڕۆژوو بێیان بۆ ئەو کەسانەی کە دەستپێکیانە یان ئەیانەوێت بزانن چۆن بە ڕۆژوو بن لە ئێستاوە چیان لەسرە ئەتوانن چی بڵێن یان پێویستە لەسەریان چۆن دەست پێ بکەن. بەڵێ لە گەنجە بەڕێزەکانمان یان ئەو خوشکبرایانەی کە بە ڕۆژوو دەبن مسلمانان لایەن معلومە ئێمە نیەت دەینین نیەتیشمان لای ئێمە لە قەڵبایە زمان پێویست ناکە کەسێک بڵێ نیەتم وایە سوبەینێ بە ڕۆژوو بووم لە مانجی ڕەمەزانی 2019 لە بۆ خودای خۆم باشە ئەو نیەتە ئەبێ لە دڵی خۆی دووبارە بکاتەوە پێویست هەر ناکات چونکە تو کە پاشی و هەستایی بۆچی هەستاوی ئێستا کە خۆم ئامادە کردووە بەتەمان بەیانی بە ڕۆژوم ئیتوا قسەسە بە ڕۆژوو بوون دەکەین بەیانی بە ڕۆژومەوە نیەتەکە هاتووە. باش زۆر جارەڵێن نیەتت هێناوە بۆ نمونە ڕۆژەکە گەر نیەتت نهێنا بێ ڕۆژەکەت قوبوڵ نییە. پێغەمبەری بەیانی هەستاوەتەوە لەما بەزغەیری مانجی ڕەمەزان هەستایتەوە لەگە خێزانی گوتی هەیەبی خۆمەوی گوتیان وڵا هیچ شتێکی وا حاضر نییە فەرمووی دەی بە ڕۆژومە این ڕۆژیش هەڵاتوە دەی بە ڕۆژومە شەویش نیەتی نەبووە کەواتە نیەت ئەو کاتە دەست پێ دەکات کە تو ئیشەکە دەکەی پێویست ناکە بە لەفزا بیبەی هەستامەوە بەیانی نیەتمێناوە لە نیەتی خۆمە لە فکری خۆمە لە زیهنی خۆمە بە ڕۆژوو دەوم ڕۆژەکەی قبوڵە ئینشاءالله دەست پێ دەکا لای ئێمە نابی هیچ بخوات و بخواتەوە لە کاتی بانجی بەیانیە تا بانجی مەغریبە لەو فترەیە هیچ نابی بخوات و بخواتەوە ئەمما مەسلەی دەرزی لێدان و پمپی ئەوانەی نخۆشییان هەیە ئەمان هەموو لە ژنەی فتوان ئینشاءالله ڕۆژانی خۆی قسەی لەسە دەکات بەڵام هەمووی باس کراوە مامۆستایان قسەی لەسە دەکەن لە خودبەکانە لە مزگەوتەکانە لە وتارەکان ڕێنجی ئینیشی هەیە ڕێی جیاوازیش هەیە لە بینی زانایەک لە بۆ زانایەکی تر بەڵام بەگشتی باوە ناکەم شتێکی وا زۆر گرنگ بیتن دەتوانن کەسێک نیەتی هێنا و ئەوێ بە ڕۆژوو بێت پێویستە لەسەری پارشێ و بکات یان مەرجە لا ئێمە مەرز نییە وەکو سونەتێکی گەورە ناوبراوە باش وایە سحور بکە و هەروە فتاریش بکە ینی باش وایە هەستێتەوە خۆی ئامادە بکە نان بخوا حتا دەڵێن ئەگەر پێی نەکرا کەسی وهای طبیعاتی ناتوانانی نان بخوا بەیانی بەتایبەت ئەگە بنووی و هەستێتەوە تۆزی ئینسان لە خواردنە دەڵێ بەس هەستێتەوە گلازێک ئاو بخوا ئیتر اکتیفای پێ دەکرێتن کافیە بەڵام ئێمە ناهانی هەموو گەنجێک دەین بەتایبەت ئەوانەی لە مەکتەبن و امتحاناتی شەشیشمان هەیە ئەکید لە ژنەی فتواش قسەی خۆی هەیە بەڵام من وەکو خۆم پارەکەشە قسەم کردووە کەم هەموو عوزرێکی شەرعی دەتوانیتن بە ڕۆژوو نەبیتن هەموو عوزرێکی شەرعی پێشم وایە خوێندن و زانست یەکێکە لە هەرە گرنگەکان و بابەتی هەرە گرنگە کە عوزریانەیە قوتابیانی خۆشەویست بە ڕۆژوو نەبن بەس باش وایە سحور بکە هەستێتەوە نانێکی جوان بخوارێک و پێک بەوەی مەوجودە بەوەی هەیە ئیتر دوایی نوێژەکەشی بکان نوێژی بەیانی دوایی بنویتن ئەگەر حەزی لە نووسین باشە مامۆستا باسی نوێژت کرد کەسانێکن بە ڕۆژووە بن نوێژ ناکەن ئەو ڕۆژوە چەند قوبوڵە لای من قبوڵە ئینشاءالله بە هەرچەندەوە عیدی خوددایە بەڵام وەکو گشتی قبوڵە بەڵام خی گەورە دەفەرمی ادخلوا فی السلم کافە ئەگەر مسلمانی هەمووی قبوڵکە ئەگەر مسلمانیش نی هەتا خی گەورە یەکلای دەکاتەوە هەمووی بەڵام کەسێک بە ڕۆژوو دەبی نوێژ ناکە با بە ڕۆژووبی با بە ڕۆژوو ئینشاءالله خی گەورە لێ قبول دەکاتن یان بە معنایەکی تر کە هەندێکی دەکا و هەندێکی ناکە هەندێکی پێ دەگیرێ هەندێکی پێ ناگیرێ ئەمە ناتوانین بێ نەیگرێ هیچ و لەسەرت نییە ناباکسەوە ئەوی پێی دەگیرێ بابیکە ئەوی نوێژەی پێی دەکرێت با نوێژەکەش بکە و باشە جیاوازی لە نێوانە دوو کەسە چیە کەسێک هەیە بڕوای بە ڕۆژوبوون و نوێشکردن هەیە بەڵام لە تەمەڵی نایکە کەسێکیش هەیە بڕوای پێنیە ئایا جیاوازی هەیە زین چۆنە ڕۆژوو یان نوێژ ئەم دوو بابەتە بە تایبەت و نوێژ بە تایبەتتر خۆ من ناتوانم من ئێستا زۆر باسی نوێژ بکەم چونکەەوە بابەتەشی دوور درێژە زۆر جارەوترێ بابەتی دینی زۆر لەوە قوڵترە بتوانانی بەڵام وەکو ڕێنمایەکی کورد بڕوون بێتەوە بۆ ئەو کەسانی ئەسڵ وایە ئەو کەسەی ئەمن لە مێژە قسەکەم کردووە لەگە نەفسی خۆم ناتوانم کەس کافرکەم مامۆستایانی گلەیان هەیە کەیف خۆیانە بەس من ناتوانم کەس کافرکەم کە نوێژ ناکە یان ڕۆژوو ناگیری
یان قسان ناکاتم ناڵێ باوەڕم پێیتیان باوەڕم پێی نییە من بەخۆم ئەو لەفزە ناتوانم دەربە بڕم پێم وایە مرۆڤایەتی گرنگە ئەمە ئیشارەتی پێ بکەین بە ڕۆژوبی باشە نوێژ بکە باشە لەبەر چی سەرڕای ئەوەی ئەتوو کە باوەڕت بەوە هەیە کەسێک هەیە خاڵقی ئەم بوونەوەرەیە من دروستکراوی کەسێکم ئەم دار و گژوجایەکی ئێستا لە دەوروبەرمانە هەمووی دروستکراوی کەسێکە لە ئەساس و بنەڕەتدا ئەم گەردون و ڕۆژ و مانگە لە دەوروبەرمانە کەسێک خاڵقیتی خاوەنیتی مادام زانیت ئەوە هەیە مەفروزە پەیوەندی پێوە بکەیت چونکە تو ئەگەر دەتەوێت دەوڵەمەند بی بڕۆ لەگە یەکێکی دەوڵەمەند هەڵسو کەوت و تیجارەت بکە ئەگەر دەتەوێت بەهێز بی بڕۆ لەگە یەکێکی بەهێز بە قووەت هەڵسو کەوت بکە ئەگەر دەتەوێت زانابی بڕۆ لەگە کەسێکی زانا هەڵسو کەوت کەو لەگەڵی هەستە و دانیشە خودای ئێمە ناسومانە و دەیناسین ئەم سیفەتانەی هەموو تێدایە مەفروزە پەیوەندی پێوە بکەیت مەفروزە سیلەی لەگە ببەستی پەیوەندی لەگە ببەستی عیلاقی لەگەڵ ببەستی کە پێمان وایە نوێژ ئەم ڕێگایەیە ڕێگای دیتنەوەی لەگەر کەسی دەوڵەمەند لەگەر کەسی بەهێز کەسی زانا کە تو پەیوەندیت بەس لەگەڵ ئەو زۆر شت پێدەبەخشیتن بەڵام بەداخەوە نەمانتوانیوە یان بە معنایەکی تر ئەم فکرەیە نەگەیشتووە بە گەنجەکانمان و کوڕکچانمانە کە ئەو کەسەی زۆر باڵا دەستە لە هەمومانە گەورەترە خاوەنی من و تووە نەمانتوانێت ئەو فکرەیە بگەین کە چۆن ببینە هاوڕێ ببین بە دوو کەسی خۆشەویست بیکەم بە بەشێک لە خۆم ببم بەشێک لە ئەو لە کاتێکە قنەعەتمان وایە ئێمەی مرۆڤ ئەو کات مرۆڤین کە ڕوح کاری خۆی دەکات کە ڕوح ئیشی خۆی دەکات باشە بۆ نەتوانراوە بڵێم ڕووی مادیەوە ڕووی تەکنەلۆژیاوە ئەوەندە زۆر بوو توانی زاڵبی بەسەر عەقڵ و دەروون و مێشی مرۆڤەکان ئەوەی تر بزر بووە بواری ئاینی ئەوی لەگەڵ ئەو بوارە کۆمەڵایەتی و تەکنەلۆژیا لەگەڵ مادیەکە ڕۆی نەمانتوانی محافەزە بکەین لەسەر بەشە ڕۆحیەکە کە پێم وایە ئەمە غیابێکە لە کۆمەلگاکان هەمووی بەگشتی بە عالەم هەمووی نەک بەسەر موسڵمانان غایبە بۆیەوەمان لاتووە کە ناتوانین ئێستا جاران لە بابەتەکە دەردەچن بەڵام پێم وایە گرنگە بەم پاشیوە جاران مۆبایل نەبوو بەڵام خەڵک زۆر بە ڕوح دەیتوانی پەیوەندی بە یەکتر بکە ئێستا مۆبایل جێ ئەوی گرتیتەوە جاران تەلەڤیزۆن نەبوو بەڵام شتی زۆر دووریان دەبینی ئێستا بە تەلەڤیزۆن و کامیرە دەبێتێک لەوێ بیچن تا بۆمانی نەقڵ کاتن ئێمەش ببینین جاران زۆر شت نەبوو لە کتێبەکان و لە عرفان و لە زانستە تەسەوفیەکانە باس کراوە ئێستا بە شاشەی تەلەڤیزۆن و بە تەکنۆلۆژیا هەمە ئەوەن قسەی قەدیمە مجەسم کراوە دکتۆر باسی تەکنەلۆژیات ئەو کەسانەی بە ڕۆژوون ڕەنگە زۆربەی کاتەکە لەسەر تەکنەلۆژیا بەسەرەبن تەکنەلۆژیاش بێسانسۆرە هەموو بابەتێک تێیدا باسەکرێت و ئەوترێ چەندە پێویستە کەسێک کە بە ڕۆژووە ئاگاداری بەکارهێنانی تەکنەلۆژیا بێ بۆ نمونە کاتەکەی بەوە بەسەر ببات و لە کاتی بەکارهێنانیشی ئایا بەکارهێنانی بەبێ سانسۆر بۆ شێوەی کە هەیە دروستە؟ نمونەیەکمان باس کرد لە مانگی ڕەمەزانە چ بکرێ و پەیامەکەی و یان تایبەتمەندیەکەی یەکێت لەو تایبەتمەندیانە کە خودی قورئانە ئەمە لە ژیانی خۆمان زۆر جاهانی گەنجانمان داوە کە پابەند بن بە تەکنەلۆژیا چونکە ئەو تەکنەلۆژیای ئێستا هەیە ناکرێت ئەمە دژی بۆستەینەوە بەی شێوەیە بەڵام دەکرێت تەنزیمی کەین تەرتیبی کەین ئەولەویات بدەینە شتەکان چ بۆ من باشە لە تەکنەلۆژیا وەلیگرم و چیش بەخسکەم بە تایبەت ئەگەر گەنجەکانمان پێ بکرا بەهانیان بدەین کە دروستی بکەن یان عەقڵیەتی تەکنەلۆژیا وەرگن بۆی جارێک کرد من پێویست نەبووی ئایفۆنێک بەدەوەرەقە بکڕم خۆم ئینتاجی ئایفۆنێ بکەم کە احتیمالە زۆر هەرزانتر و یان ئەم عەقڵیەتە پێشکەوێتن بۆ گەنجەکانمان بەڵام بە هەر حاڵ کە ئێستا هەیە کەوتیتمانە ناو بابەتێکی ئەوە بە تێکەڵ و پێکەڵی پێویستە لە گەنجەکان وەختیان تەحدیدکەن دیارکەن وەکو ئیشارەم پێکردێکێک لەو تایبەتمەندیانە بڵێ سعاتێک فەیسبوک دەکەمەوە بڵێ سعاتێک یوتیوب دەکەمەوە بڵێ سعاتێک پۆبجی دەکەم بڵێ سعات یعنی دیاری بکە بەو فەوزەوەیە کە ئێستا دوا دەکەویتن ڕاستە فکر و عەقڵی هاتیتە ناو تەکنەلۆژیا بەڵام ناتوانانی تەکنەلۆژیا بەدەستبێنیت و بێتە بەشێک لە ئاسانکاری ژیانمان نەمانتوانیوە
ئەو تەکنەلۆژیای ئێستا کەم دەنگا دەگەینیت بە چەندین خەڵک ئێستاوە لەمە لە پێش شاشەیەکە ڕاوەستاوین لە وڵاتانی ئەوروپا و لە وڵاتانی ئەمریکا و بگرە بۆ قاڕەکانی تریش ئستی ئێمە دەبینن ئەمە بەڕاستی نیعمەتێکە دەبی شکرانەی لەسەر بکرێ بەم پاشیوە بەم شەوە شەوی یەکەم ڕۆژی ڕەمەزانە ئێمە هاتوین دانیشتون قسە لەسەر بابەتێکی ئاینی دەکەین کە بە فەزلی تەکنەلۆژیایە ئێمە توانیمان ئەم دەنگە بگەین ئەمە شتێکی چاکە بەڵام ئەگەر کابراایك بێت پێش کەناڵ 24 دابنیشی 24 ساعت احتیمال وەختی خۆی بکوژیتن دەبی وەختەکان دیاری بکە وەختی ئاینی چەندە وەختی ئەخبار و بابەتەکان چەندن بەرنامجەکان کەی دێژن شتەکان دیاری دەکە بە هەموو تەکنۆلۆژیەکان ژیانی مرۆڤ خۆش دەکەن و بەختەوەری دەکەن خاڵێکی تریش لە مانجی ڕەمەزانە کە گرنگی پێ بدەن ئەو قورئانە وەکو باسم کرد قورئان وای کردی مانجی ڕەمەزان گەورە بێگەنە مانجی ڕەمەزان وەکو هەموو مانگەکانی تر یەکسانە کە ئێمە هانی گەنجەکان دەن مەشغول من بە قورئان تەمان من لەگە خوێندنەوەی قورئان نیم بە بەردەوامی ئەوەش بە ئیشارەت پێ بکەم مامۆستایان هانی گەنجەکان دەدەن کە قورئان زۆر بخوێننەوە بەس کەلیمەی وشەی خوێندنەوە بە زمانی سلێمانی یعنی لێ تێگەشتن دەڵێن فلان کەس خوێنەوارە نەک بمانەوەی دەزانی بنووسی دوو کەلیمە بخوێنیان بە کوردیان بە عەرەبی خوێنەوار یعنی تێدەگا لە شت یعنی تێگەشتی نییە ئێمە کە دەڵێن کوڕەکانمان کچەکانمان قورئان بخوێنەوە یعنی لێ تێبگەن من ئیحسائیەکی قورئانم کردووە 1800 ئاەت باسی ئاسمان و زەویە یەک ئاەت باسی دەستنوێژە کەواتە دەبی 1800 ڕۆژ بدەم بە ئاسمان و زەوی و فیزیا و کیمیا و زیندەوەرزانی و جیۆلۆجی و ئەو جا ئەم بابەتانە 1800 ڕۆژی دەوێت ئەگەر هەر یەک و یەک ڕۆژی بدەمێن ئاەت و یەک ڕۆژ بەڵام یەک ڕۆژی پێویستە بۆ دەستنوێژ ئێستا مەشتەکانمان هەڵگەڕاندیتەوە ئەوەندە پرسیاری لە دەستنوێژ دەکرێت ئەوەندە پرسیاری لە ئاسمان و زەوی ناکرێت لە مامۆستایانی ئاینی احتیمال ئێمەش نەزانین بینی خۆمان بێت ئەوەندە شارەزاییمان لە فیزیا و کیمیا و ئەم بابەتانەش نەمی کە قورئانی من ئیشارەی پێ کردووە باسی جاذبیە قەمەر و ینی مانگ و بەحر دەکات ئەم جاذبیە چییە بۆچی مانگ کە زۆر بوو مەدی بەحرەکان هەڵدەچی بۆچی دادەبەزی بۆچی شەو دروست دەبی لە شێ دروست بوو ئەسڵ لە ژیانە شەوەیان ڕۆژە ڕۆژ عارض ئەمانە هەمووی لە قورئانە هەیە بگرە لە مەسائلی طبیشە بگرە لە مەسائلی کۆمەڵایەتیشە بگرە لە ڕامیاری و سیاسەتیشە بگرە حتا لە ناوچەکەشە باشە دکتۆر پرسیاری ئەوم کرد کە بەکارهێنانی تەکنەلۆژیا بە تایبەت تۆڕە کۆمەڵایەتەکان بێ سانسۆر چەندە دروستە یان نادروستە ئەگەڕێمە وڵات ئێستا چینە لای پامێرانمان ڕاستەخۆ چەکدار جەمال لە تەلەسکۆف لە نێو هێزەکانی پێشمەرگە لەگەڵمانە هەمیشە ئەبێ ئەومان لەبیر بێت کە ئێمە لە سایی پێشمەرگە لە سایەی شەونخۆنی ئەوان ماندووبوونی ئەوان لێرە دانیشتوین هەموو کوردستان لە ئارامی ڕۆژانە ژیانی خۆیان بەڕێەکەن و شەوانەش وەک دەبینن ئێستا هاوکارمان چەکدار جەمال لەوێ لەگەڵیانە بزانین کاتەکانی خۆیان چۆن بەسرە بن چ پەیامێکیان هەیە لەم مانگە پیرۆزە بۆ خەڵکی کوردستان چەکدارم کاتت باش پێمان بڵێ هێزەکانی پێشمەرگە لە تەلەسکۆف چۆن پێشوازی لە مانگی ڕەمەزانەکەن بەڵێ چەکدار ئەگەر گوێت لە دەنگی منە تۆ ئێستا لە تەلەسکۆف لەگەڵمانی پێمان بڵێ پێشمەرگە چۆن پێشوازی لە ڕەمەزانە سارە دیارە ساڵن دەربازبووی ئەف جەهەم وەکو قەلغانێکی وەکو کەل هەکا گەلێکا خۆڕستی بوو دژی شەڕێ داعشێ و دیسانژی هەر شەڕێکی کول ناڤاوی هاتیە سەر هەرێما کوردستانê ناڤاوی سەنگەری دا bi baştirîn şêwe و گورزینگەلێکên mezin li dijminî dayne ji ber hindê me pê baş bû li roja êkê yan jî bijîn destpêka Remezanê em nava vî sengerî dabîn el evî cihî bîn ew cihê ku mesîhî nişîn sara hûndê bizanîn peyama pêşmergeyê de bo meha Remezanê çi ye و ئەوان çi peyameka dîtirê heye bo xelkê Kurdistanê em dê çend boçona wel bigirîn yanî el destpêkê sara em bî berêzî wel bigirîn berêz Remezana hûn pîroz bît paşîva êkê ye ya bijîn Remezana ev sala em çi peyamek heye
بە بۆنەی هاتنی مانجە ڕەمەزانی پیرۆزەوە پیرۆزبایی خۆمان ئاراستەی گەلی موسڵمان لە هەرێمی کوردستان و مسلمانانی جیهان دەکەین ئەو پیرۆزبایی ئاراستەی جەنابی سەرۆک و خانەوادەی سەربەرزی شەهیدان و پێشمەرگی قارەمانەکان لە سەنگەرەکان دەکەین بەو هیوایین ئەم مانگە پیرۆزە بێتە مای خێر و خۆشی بۆ گەلی کورد و یەک ڕێزی و یەک هەڵوێستی لایەنە سیاسەکان وەک چۆن ئەمڕۆ ڕێککەوتنی حکوومەتیان واشۆ کرد کە خەڵکی کوردستانیان پێدڵخۆش کرد بۆ هیوان ئەو یەک ڕێزی و یەک هەڵوێستیە بمێنێتەوە بۆ ئەوی پلانەکانی دوژمنان لەگۆڕ بنێن و ئێمەی پێشمەرگە وەک هەر مسلمانێک تاکێکی ئەم کۆمەلگایە تاکێکی ئەم کۆمەلگایە پێشوازیەکی گەرم لە مانجە ڕەمەزان دەکەین و عیبادەتی خۆمان تێدا دەکەین و درێغی لە عیبادکردن ناکەین وەک چۆن لە پاراستنی خاچی کوردستان ئێمە درێغیمان نەکردووە کە گەورەترین و ترسناکترین ڕێکخراوی تیرۆسی داعش کە مەترسیەکی گەورە بوو بۆ سەر هەرێمی کوردستان ئێمە لەم مەترسیە پاراستمان سارە دەرفەت بیت ئەم هەندێک پێشمەرگێ دیترێژی وەلبیرین کە پەیامەوان چییە دە ئەڤروکەدا چەند کەیفخۆشە خۆب خۆ ڕەمەزانە بژین ڕۆژا ئێکێ یا ڕەمەزانێ پاشی بۆ ئێکی یا ڕەمەزانێ و هیچ ماڵن خۆت دیرێن ناوەزارۆکێن خۆ خێزانت خۆ ماڵباتت خۆدن هەوە چ پەیامێکی ئەڤروکە بله ام خیرات نوات کین و اول شف اول روزا رمضان انک هاتنا انگو ام هل بجاردین ام لیره پیروزبایی و تی هبارت موت پیروزبایی مانگا رمضان له همه مسلمانات کن تایبتی مسلمانات کردستانه و اما هو کی هر جار اما سنگر ابوین من رمضان اخو الحمد لله و سربرزی و بدرستی ما روجیت خو گرتن هر چنده ملات ما فتوا داك و ام لسانجرا روجيا بخوين و باشي قربوب كينا بقرينا بس الحمد لله لسانجرا الشر واتي رولست داعش ما الحمد لله هم بيشمرقا و بروجي بونو روجي خو قرتنو الحمد لله فيغاويش ما دام شر را وستاي و برو خوشيش ياد سيتن وكي سركردي ما قوتي الحمد لله كردستان يا برا خوشيت تنو بو دامزراندنا حكومتك بهز بوما سري جوريا بو همتشته الحمد لله ان شاء الله مهر رمضان دبيته مانجك خير وبركه ان شاء الله بخير بن سر ان شاء الله برسته چه پیامک ابرو که یعنی هم دست پیک رمضانه آلین سیاسیون کردستانی پیک هاتن ریکفتن گریدان پیام هوا با رمضانی چیه پیام با همین خلک کردستان توی به عالیه سیاسی شرایط های هم خیراتنا کانال 24 کن که زحمت کشه هر دم یادگل مدابل سنگر دال مل به ملی پشمرگه و گل زحمت ها کشه و نت رمضان ده همه وقت یادگه مدابی هم خیراتنا هم گود کن رمضان او سال جیشتلا رمضان که خوشه رمضان خیر اتفاق ان شاء الله ملت ما هم یک اتفاق بیمد یک رضا ملت خود وید اهم اتفاق میگیره به خوشین کو او اتفاقات نو ملت ما ده هی ان شاء الله دی سر کوینجی ان شاء الله سارا کوت دیتی پیام پیشمرگی جهر او بیه کو همو آلین سیاسیون کردستانی ابروکه چواره کفتن وسط دل خوشن هم به وکو پیامک بو رمضان ماه رمضان جه هم دی سانجی پیامک بو همو آلین سیاسیون کردستانی کو گهاندی او جی دل خوشن که چوان پیشیانو که یعنی لهمی شرکی او براوانیش کردستان کت کر کو کردستان که بیشین بهز و آزاد بهت پیش واسه ابرو کجت ماه رمضان دا او خواست کو همو آلین سیاسیون کردستانی ایک بگیرن ریک بکبن بهنده خلک کردستانی پاراستی بود بله چەک دارجەمال لە تەلسکۆف لە ناو هێزەکانی پێشمەرگە لەگەڵمان بووی زۆر سوپاس. دێینەوە هەولێر بازاری سکانی چێکە لەو بازارانەی تایبەتمەندی خۆی هەیە بە تایبەت شەوانی ڕەمەزان لە بەرەوەی گەنجانی هەولێر خەڵکی شاری هەولێر زیاتر دەچنە ئەو شوێنەیان ئەو شەقامە و هەنێک کەسیش هەیە لە شەوانی ڕەمەزان لەوێ پارشێوەکە دیاری شێخە پەیامنێرمان ڕاستەخۆ لە بازاری سکان لەگەڵمانە. دیاریم کاتت باش پێمان بڵێ گەنجان چ پەیامێکیان هەیە ئەمە یەکەم پارشێوە چەندە حەزەکەن لەو بازاڕە نان بخۆنیان چی وای کردووە کە شەوانی ڕەمەزان بۆ پارشێو بچنە ئەوێ بەڵێ سارە ئەم کاتەی تۆش باش ئێمە ئێستا لە شەقامی ئیسکان
کە یەکێکە لە شەقامە سەرەکیەکان و ئەتوانم بڵێم پڕ قەڵەباڵغتریەکان لە هەولێری پایتەخت هاوشێوەی ڕۆژ ئەم شەقامە زۆر قەڵەباڵغێکی زۆری پێوە دیارە. شەقامی ئیسکان تایبەتمەندێکی خۆی هەیە، بەشێکی زۆر لە هاوڵاتیان بە تایبەتی گەنجان بۆ بەڕێکردن هەتاک و پاشێ و ڕوودەکەنە ئیسکان. ئەوەی کە هەیە لە ئیسکانە چەندین جۆری خواردن هەیە. خواردنەکان هەمە جۆرنەوە هاوڵاتیانەی کە دەیانەوێت خواردنی هەمە جۆر بخۆن دێنە شەقامی ئیسکان. منێک لەو فرۆشیارانم لەگەڵا بێ سڵاوتان لێبێت ئەگەر پێم بڵێ ئێوە هیچ ئامادەکاریەکتان کردووە لە مانگی ڕەمەزاندا و چ جۆرە خواردنێک پێشکەش دەکەن لە پاشێودا؟ بەڵێ گیانەکەم بەخێر بێنەوە قەناتەکەناتی بستشار ئەمە خواردنمان حاضر کردێ لەو مانگی ڕەمەزانی پیرۆز خواردنی بەیانیە قەلیە و تەشریبە و نیسکە و نۆکاوە و مێخلەمەیە و قەیماغە و ماستە و لۆرە و سەرتووە و هێلکە و ڕوونمان هەیە و زیاتر هەیە نەفەر حەزی لە قەیماغیە حەیان حەزی لە ماستیە زۆربەی لێرە مەخلەمە بەناو بانگە لێرە دەڕوا مانجی ڕەمەزانی پیرۆز ئەمەش لێرەنە بە سەعات 12 خواردنی خۆمان دادەنێن هەتانە چی بۆ چوومە لەو بانانێ بەخێر بێن سەر چاوە. هیچ گۆڕانکاریەکتان کردووە لە کارەکانی خۆتانانی لە شەواندا زیاتریش بکەن؟ واللهی ئێستا ئەمە هەر پێشتر قەلیەمان هەبوو تەشریب و نیسک و نۆکا و مەخلەمە بوو هەندێک خواردنمان زیاد کردێەوە چی لە فەی گۆشت و جەرگ و سێنگ و ئەوەندەمانەیە چای من. بەڵێ سارا وەکو ئاماژەم پێکردی ئاین دەتوانم بڵێم خواردنەکان هەمە جۆرن هاوڵاتیان ئەوانەی کە دێن هەرێکە و حەزی لە جۆرە خواردنەکە دێچمە لای یەکێکی تر لە وەستانە وەستا سڵاوتان لێوێت ئەگە بەڕێستان پێم بڵێ ئێوە لە پارشێوانە بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە چ جۆرە خواردنێک پێشکەش دەکەن؟ ئێمە زۆر لە کاتی ڕەمەزانانە بڵێن بەرنامەکانمان زیاتر دروستەکەین مەسەلەن زیاتر سینگی مریشک و باڵ زۆرە ڕالەبەرەی خەڵک بە ڕۆژوە کەبابەکەیشمان هی ئێمە بڵین خۆماڵیە زۆر خەڵک داوایەکە کاتەکانی ڕەمەزانیشمان لە سەعات 4 ئێوارەوە بڵین پێش بانگ خۆمان حازرەکەین بۆ بانگ هەتاکو و مەلای بەیانی ئەڵێ ئەڵڵاه ئەکبەر. ئەم جۆرە خواردانە قورس نییە بۆ پارشێوانی هاوڵاتیان دەیخۆن؟ ئەم جۆرە خواردانەی ئێمە مەسەرن بڵێن ئیسا ئەو باڵە سینگە جەرگە خەفیفە ئەوانە بڵێن خەڵک هەر بە خاوی ئەیخوا زۆر دڵی ناچێتە سەر یعنی شتی قورس. زۆر سپاس. من دەمەوێت لەو هاوڵاتیانەش بدوێنم ئەگەر بەڕێستان پێم بڵێ تا چەنە خواردنی تەندروست زەرورە لە پارشێوان ینی هاوڵاتیان زیاتر چ جۆرە خواردنێ خۆی وە خۆت ئەمڕۆ چیت خواردووە لە شەقامی ئیسکان؟ وەڵی پێشەشی بە خێراتمتان دەکەم کەناڵەکانتان وەکو من هاتیم هاوڵاتێک هاتیمە ئیسکان ئیسکانش بە خۆزانی کراوە ینی هاوڵاتیان هەمڕویانێک ئیسکان کردووە بەڕاستی ئیسکان خواردنی خۆشی لێ بە جۆرە هەر کەسە و تەبیعاتی خۆی خواردنگە تکەی دەخوا ماستی دەخوا پەنیری ئەو شتانە هەیە هەر بە جۆرەی تەبیعاتی خۆی. ئەگەر تۆ بەڕێستان پێ بڵێ بۆ پاشێو هاتوونەتە ئێرە؟ وڵای بەش بە خێراتتان دەکەم ئەڵا جەمعات ئازیانە مدارەکە حەزیانە دەرێ بوو کچەکەم زۆر حەز لە ئیسکان بووی لە بابستە ئیسکان نانەکەی بخۆین بینەوە زۆر سپاس دەکەین بە ڕێزن. بەڵێ سارە وەکو باسم کرد شەقامی ئیسکان زۆرترینی لە شەوانی ڕەمەزانە چێشخانەکان یاخود ئەو خواردنە خێرایانە کراوەتەوە هاوڵاتێکی زۆر لە شوێنە جیاوازەکانی هەولێرەوە ڕوو دەکەنە ئەم شەقامە بۆ ئەوەی خواردن لە پاشێواندا لێرە بخۆن. دیاری شێخە لە هەولێر لەگەڵ مامبووی سپاس. جارێکی ترە گەڕینەوە لای دکتۆر مەولود گۆران مامۆستای زانکۆ و وتارخوێن. مامۆستا پرسیارم کرد بەر لەوەی بچینە لای هاوکارانمان تایبەت بەو با بڵین تەکنۆلۆژیا و تۆڕە کۆمەڵایەتیانەی کە خەڵک بەکاری ئەهێنێت چەندە کاریگەری لەسەر ڕۆژوو هەیە؟ ئێمە قاعیدەیەکمان هەیە دەستەواژەیەک هەیە لە ئیسلام بەکاردێ پێی دەگوترێت ئیسراف یعنی زێدەڕۆیی هەر شتێک زێدەڕۆیی لێکرا جائز نییە. ئێستا لە ئەنجامی ئەم راپۆرتەی کە پێشکەشتان کرد و برادرە لە ناو شەقامی ئیسکان هەر ئەوەش دەین ناو بابەتەکە لەگە تەکنۆلۆژیاکە تێکەڵی دەکەم هەر شتێک زیادەڕەوی تێکرا ئیسلام قەدەغەی کردووە جائز ناکاتن حتاکو هەندێک لە زانایان پێیان وایە ئەگەر کابران نوێژیش زێدەڕەوی تێ بکە نوێژەکەی قبول نییە یعنی ئەوەندە زۆر بکە ئەوەندە زۆر کە تا لە خۆی بەر بێتەوە بێتاقەت بی نەتوانی هەستی نەتوانی بڕۆ نەتوانی بخوا ئەوەش یانە زیادەڕەوی بە هەموو معنایەکەەوە بە هەموو پانتاییەکەیەوە جائز نییە. ئەو کەسانەی ئەو برادرانەی کە زۆر دەنون لە مانجی ڕەمەزانە
باشە بۆ پێشی مانجی ڕەمەزان زۆر نەدەنووس بۆ ئێستا دەنووی بەردەوام نووسوی ئەمە زێدەڕەویە لە نووسنەکانت بە قیاسی خۆی کە تۆ چەندی داناوە بۆ تو وەکو پیاوێکی 40 ساڵە و سەری 40 ساڵە وەکو گەنجێک چەندی بۆ دانای ئەوەندە بنووە زیاتر نەنوە بە ناوی ئەوەی مانجی ڕەمەزانە ئیتری زیشت نییە بەدەوام نووسن ئەمەی برادرش باسی کرد خواردن کە بوویتە کێشەیەک بە حقیقەت بەداخەوە کە دەبووە ئێستا دووسێ راپۆرتی بەقوت هەبایە لەسەر ئەوەی لە مانجی ڕەمەزانە لە ڕووی دینیەوە کە خۆست ئیشارەت پێ کرد لە ڕووی دینیەوە چ بکرێت چۆن بەڕێوەی بکەین ئەم مانگە مادام پیرۆزیەکەی پەیوەندی بە دینەوە هەیە دەی باسی دینی بکرێتن بۆچی خواردن دەبێتە ئەسڵ لە مەسەلەکەیە هێوارە بەربانگ و سحوریشە ئەم دوو بابەتە زۆر گەورە کرەوە حتا لەوە داتاش احتیمالێ ئێستا گەرەوە بە دوواداچوونەشی بۆ بکەن بۆتان دەرکەوێتن کە لە مانجی ڕەمەزانە فرۆشیار و کڕیار ئەوەندە زۆرتر لە بەقەدەر دووسێ مانگەکانی تر دەبیتن بەداخەوە غەڵەتێکە مسلمانان تێکەوتون خۆ ناڵێن نەیخۆن بەس بەحەقەت کە دەڵێ مانجی ڕەمەزانە ماندوو دەم ئەزلێکی گەورەم دەگاتی هی ئەوەیە وچی مانگەکانی تر دەڕۆم زائیدەن ڕۆژوو ئەم بابەتە ئەم مەسەلەی تەکنەلۆجیایش هەر کوڕێکمان هەر کچێکمان هەر قۆمان هەر کەسێکمان کە زۆر لەسەر بوو ئیسرافە بە حقیقەت ماندووی دەکە ئەمما فلیم دێتە سەرێ شتێک دێتن کە شەرعی پێ نەداوە گۆرانی دێتن جاری وایە لای من گۆرانی حرام نییە طبعاً بەس گۆرانی دێتن بابەتی تر دێتن ئەمانە ڕۆژ ناڵێم تەسی لە ڕۆژەکە دەکە بمانە ئەوەی سوچی دەکات و جاران دەیانگو سوک دەبێتەوە وەزنی نامینێ بەمانە ئەوەی ئەتویست نەکرد لە مانگێ لە ڕۆژێکە کە بە ڕۆژووی دەسەڵاواتی لێدا نوێژێ بکە بە ڕۆژە نوێژێ بکە پێشتر ئەم هەموو سونەتت نەدەکرد ئێستاندێکی زیاد کە یەکێ لە خۆگۆڕینێکە گوتمان لەسەر نان ناخۆین کەواتە دەتوانین بژین کەواتە دەتوانین خۆمان بگۆڕین بەڵێ پێشتر ناتوانین هەموو مانگەکان هەموو ڕۆژەکان وەکو یەک بژین بەس مانگی ڕەمەزان فرسەت ماوەگیرێت لە نوێژ زیاتر بکە قورئان زیاتر بخوێنە زیاتر دوعا بکە زیاتر وەرە ناو فەیسبوک دادەخەم یان ئەگەر داژ ناخەم بڕیارم داوە لە یەک سەعات زیاتر نایکەم پۆبجی هەر ناکەم مەسەلەن ئەمە ئیرادەی دەوێتن معقول نییە کە ڕووکچەکانمان ئەم حقیقەتیان بۆ ڕۆن نەبێتەوە کە واز لە هەندێک شت نینن مانجی ڕەمەزان کە هات واز دێنن بۆ خاتری مانجی ڕەمەزان نمونەیەک دێنمەوە باو باپیرانی ئێمە لە هەولێر باز دەکەن ئەمە مەتەقەی بادینان باز دەکەن دەڵێن کە مانجی ڕەمەزان دەهات پێشە مەسیحیەکانیش لە بە خاتری ئێمە و مانجی ڕەمەزانە شتیان نەدەخوارد لە دەرەوە ئی باشە کەسێک کە لەسەر دینی توش نییە ئەو ڕێزت لێ دەگرین باشە معقول نییە ئەمە ئێستا بە خۆمە ڕێز لە خۆمان ناگرین لە ئاینی خۆمان ناگرین کەمتر یاری دەکەن کەمتر سەیری گۆرانی فلیم و ناڵێم حرامە من ناڵێم من بەس کەمتری دەکەمەوە کەمتر ئیعلام و ئەم بابەتانی تەکنەلۆژیا زیاتر دێن بەلای مزگەوت و دین و قورئان و ئیسلام و هەندێک بابەتی دینی دەخوێنمەوە بەلای کەمی بڕیار دەدەم سێ کتێب بخوێنمەوە کتێب لەسەر بابەتی ژیان ئەگە تازە خێزانیت پێکی ناوە لەسەر خێزان بخوێنەوە تەلاقمان زۆرە کەواتە ناخوێنینەوە کێشەی تەلاقمان هەیە کێشەی پێکەوە ژیانمانەیە کچ و کوڕەکان نازان کون لەگەلێک بژین دەسێ کتێب بخوێنەوە بە یەکەوە تو بۆ خۆت بخوێنە توش بۆ خۆت بخوێنەوە مەسەلەن ئەگەر نازانین مناڵ بەخێوکەین زین چۆن مناڵ بەخێو دەکرێت ئایا زۆر مناڵی باشە یان کەمی باشە ئەگە زۆری باشە چییە یەکەی تۆزێ بخوێنیەوە لەسەر مناڵ ینی بەلای کەمی سێ کتێب چار کتێب دانین بەلای کەمی ختمی قورئان بکەین بەلای کەمی دە دوازدە نوێژ بکەین کە پێشتر نەمان دەکرد بەڵای کەمی هەندێک زیکر و دوعا بکەین کە پێشتر نەمان بوو بە حکمی ئیش و کارەکانمان تەکنۆلۆژیاکە بە حقیقەت تەسیری لێ دەکاتن تەسیری لێ دەکاتن بە حکمی ئەوەی هیچ خەیاڵ و فکری نییە بەلای دینەکەی تر عادەتیە بە ڕۆژوو بووە ئەگەر نە واز لە هەندێک شت بینی عادەتی نییە عیبادەتیە باشە بۆ کەسانەی بۆ ئەو مسلمانانەی کە شەوانی ڕەمەزان ئەچنە مزگەوتەکان ئێستا خانمان و پیاوانی شوێنی تایبەت هەیە شەوانە ئەچن ئەگەر کەسێک بەویستی خۆی بێواتە ئارەزوومەندانە بچێیان پێویستە لەسەری یان چۆن بچێت ئەگەر بۆ نمونە ئەوەی دەرفەتی هەیە بڕوات باشە بەڵام ئەوەی کە دەرفەتی نییە یان ناتوانێت با بڵین ئەبێتە پاساوێک بۆ ئەوەی کە ڕۆژوەکەی وەکو هەر کەسێکی پێیان وەکۆ مسلمانێکی دیکە قوبوو بێت کە ئەچێت عیبادەت پەیوەندی یان بڵم ڕزای خوایی خوددا لێ ڕازیبی پەیوەندی نییە بەس بە مزگەوتەوە ئێستا وەکو تەوجیهێک وەکو ئێرشادێک بۆ قوتابی خۆشەویستەکانمان دەتوانن ڕۆژوو بشتێنن بە حکمی بەزەوی بخوێنن دوو لە سەریان نییە لەیلەتل قەدر بکەن کە شەوان ئێمە دادەنیشین لە سەروانە بنوون قاعیدەیەکمان باس کردووە لە مێژە هەموو کەسێک پەرستشتەکەی و دینداریەکەی پەیوەندی بەخۆیەوە هەیە پەیوەندی بە کەسێکی ترەوە نییە معقول نییە کەسە من
ئەندامی لژنەمە لە امتحانە بەیانی نەنوم هەتا بەیانی ئەمڕۆ ئەمە تایبەتمەندام لە نەنووسیمە بەیانی ئەگەر ننوم ئیتر لە لژنەیە سیمانە مشکلە دروستکەم لە تەزیحدانی تەڵەبەی کەواتە دەبی بنوم کەواتە دەبی ئیشی خۆم بەڕێکی و پێچی بکەم ئەوە دینداریەکە لە ناو مانجی ڕەمەزانە نەک هەموو مامچین بۆ مزگەوت و دانیشتین هەتا بەیانی ئاخر ماقول نیە ئێستا وەزیرێک دانیش هەتا بەیانی مدیر عامەک دانیشی هەتا بەیانی دەبێت بچی پاڵاتەوە بۆی بە ئیسراح یان حاکم حاکم بەیانی حکم دەکات تێرخەونەبی کێشە دروست دەکاتن لە مێشتیە حکومەکەی بەغەڵەت دەداتن هەمومان بەم شێوەیە هەر کەس دەبی بزانی بەیانی دەکرێت ئەمە شەوی جمعە بەیانی جمعەیە و زیشم نییە شەوەکی دادەنیشم بەیانەکەی تەعویزی دەکەمەوە هیچ تەسیری لە مۆزف ناکات وەزیفە ناکە لە حکوومەت ناکە لە ئیدارە و کۆمەڵایەتی ناکە لە شەریکەم ناکە لە کۆمپانیەکەم ناکە ئەم مانجی ڕەمەزانە کە دێ نابی تەعتیلی هەموو ئیشەکانمان بکەین وڵاتیە بە ڕۆژووینە دەبی ئیش وەکو خۆی بڕۆ باشتریش دەبی هەمومان دینداریەکەمان لە خودی ئیشەکەمانەوە بەڵێ دکتۆر دەگەڕێمەوە لە دەچینە سلێمانی پامنەرمان ئارام بەختیار لە نێو بازاڕی سلێمانی لەگەڵمانە لەبەرەوەی شەوانی ڕەمەزان لە هەموو کوردستان بازاڕەکان تا درنگان کراوەیە گەنجان زیاتر کاتەکانیان لە دەرەوە بەسرەبن تا کاتی پارشێ و ئارام ئەم کاتت باش پێمان بڵێ لە سلێمانی و بە تایبەت گەنجان چۆن پێشوازی لە یەکەم ڕۆژی ڕەمەزانەکەن. سڵاوتان لێبێت ئێستا ینی هاوڵاتیانی شاری سلێمانی بەشێکی زۆریان لە ماڵەکانیان خەریکی پاشەوکردن ئیدی ینی کاژمێرونیەکی ماوە بۆ بانگی بەیانی ئیتر لەم کاتانەوە هەڵدەسن پاشێو دەکەن ئەنی جگەلەوەی کە ئەو هاوڵاتیانی کە لە ماڵەوەن بەشێکی دیکەی هاوڵاتیان ینی دێتنە دەرەوە لە سلێمانی کللتورێک هەیە کە ئەو شوێنانەی کە خواردن دەفرۆشن بە تایبەتی خواردنە خێراکان یعنی تا بەرەبەیان دەمێننەوە بە تایبەتی لە پاشێوان و لە مانگی ڕەمەزاندا من ئێستا لە پێش مزگەوتی گەورم ئەگەر بەهمەنی وێرەنگر هەندێک لە دیمەنەکانیش بگوازێتەوە ئەنی وەکو دەبینن هاوڵاتیان بەشێکیان ڕۆیان لێرە کردووە پارشێو دەکەن لێرە هەموو جۆرە خواردنیەک هەیە ینی خواردنی خێرا هەروەها گۆشت و کەباب و هاوڵاتیان ئەوانی کە دێنێرە بەشێکیان ڕێبوارەکانن ڕێبوارەکان ئەوانی کە لە سلێمانی دەمێننەوە لە ماڵی خۆیان ینی هاتوونەت ئێرە لە ئوتێل دەمێننەوە یا خود لە شوێنێک لێرە پارشەو دەکەن بە تایبەتی دێنە ئەم شوێنە کە شوێنێکی شعبیە ئەگەر لە گەڵمان بن من دەچمە لایەکێک لەو خاوەن پیشانی کە لێرەیە ینی چەند ساڵێکە لێرە کار دەکات بە تایبەتی لە ڕەمەزانان سڵاوتان لێبێت ئەگەر ڕوو لە کامێرا بکەی پێمان بڵێ ڕەمەزان هاوڵاتیان چۆن دێن بۆ پارشێوکردن لێرە و ئەم ساڵ یەکەم ڕۆژ هاوڵاتیان چۆن هاتن بۆ ئێرە ئەگە باسی ئەنی بەکشی گەشی یەکەم پاشێومان بۆ بکەیت. سەرەتا بە بۆنەی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە پیرۆزبایی لەسەر مسلمانانی جیهانەکەم بەخێراتنی ئێوەشەکەم بووم بەسەرکردنەوە بەڵێ ئێمە لە مانگی ڕەمەزانانە ئێواران وەک هەموو ساڵێک وەکو پێشتر وەکو هەموو ساڵێک ئێواران لە کاتی بانگی پیرۆزی ئێوارەدا دێنە خوارەوە هەتاکو بڵێ بانگی بەیانی یاخود سەعاتێ پێشتر نی سەعات پێشتر ئێمە لێرە تا دوای بانگ بەردەوامە بین لە کارکردن. باشە ینی هاوڵاتیان ئەوانی کە دێن ئێرە بە گشتیانی کام هاوڵاتیان کە دێن لێرە پاشێوەکەن زیاترین یانیان لە هەموو نوعێت بە تایبە عەرەبی زۆرێت بەڕاستی بەڵام هەموو جیلێ بڵێ ڕومانتیەکە هەموو ئەنواعی ڕومانتیەکە زیاتر بڵێ عەرەبەکانیش لە ناو بازاڕۆ لە دوای 12 بۆ یەکەوە کاتی پارشە و بازار قەڵەباڵەقی خۆ دەبینی بەرچاوە بینێت هەموو ساڵێ بەم چەشنە بۆکە. بەڵێ ینی ئەوەی کە ئەم کاسبکارە باسی کرد ینی هاوڵاتیان وەکو دەبین لە دیمەنەکانیش بە شێوەیەکی بەرچاو ڕوو لێرە دەکەن بە تایبەتی ئەو هاوڵاتیانی کە لێرە دەمێنەوە کار دەکەن یاخود ئەو ڕێبوارانەی کە ڕوو لە شاری سلێمانی دەکەن. من کەمێک پێش ئێستا لەگەڵ چەند هاوڵاتیە قسەم کرد ئەوان باسییان لەوە دەکرد کە ئەوان لە شاری هەولێرەوە هاتوون یەکەم پاشێویان لە سلێمانی دەکەن ینی کۆڤان پێشتر هاوڵاتیان دەوری سەعاتی 1:30 دەهاتن لێرە ینی وەکو دەبین بەشێکی زۆر لە شوێنەکان ینی شتیان تاوا کردووە. خاڵە خوا بازار بە شیشەکە باما بۆکەی
کۆڤان ئەمە ئێستا کاتی پاشێوکردنە هاوڵاتیان دێن لێرە پاشێو دەکەن ئەوەی کە دەیبن ئێستا بۆ نمونە ئەمە یەکێکە لەو شوێنانی کە هاوڵاتیان تێیدا پاشێو دەکەن لێرە تکە دەبژێنن هەروەها گۆشت و کەبابیش کۆڤان ئەمەوێ ئاماژە بە خاڵێک بکەم لە سلێمانی ئەم ساڵ جیاوازتر ینی لە ساڵەکانی دیکە هاوڵاتیان پێشتر بازاڕیان دەکرد دواتر دەچوونەوە بۆ ماڵەوە بەڵام ئەم ساڵ ئەنی کەمتر ئەوە دەبینێ بەشێکیان دەهاتنە دەرەوە لە شوێنە گشتەکان لە سەهۆڵەکەەوە بەشێکی دیکەش دەهاتنە ئەم شوێنە کە شوێنێکی کللتوریەوە هەروەها شوێنێکی ینی شوێنێکی شعبیە بەگشتی بە شێوەیەکی گشتی یان یەکەم ڕۆژ لە شاری سلێمانی یەکەم پارشێ و بەم شێوەیە ینی کەشەکە بەم شێوەیە. بەڵێ ئارام بەختیار لە سلێمانی لەگەڵمان بووی جارێ بە ڕۆژوونە بۆ من بووم بە کۆڤان زانین سبینە چۆنە بێ سپاس بۆ زانیاریەکانت. ئەچینە زاخۆ پەیامنێرمانی ئیسلام یوسف لەگەڵمانە لە نێو بازاڕی زاخۆیە لەوێ گەرموگوڕی بە بازاڕی زاخۆ دیارە هەمیشە لە شارەکانی کوردستان چ بازاڕەکان چ خواردنگەکان قەرباڵغی زیاتری پێوە دیارە. ئیسلامم کاتت باش پێمان بڵێ لە زاخۆ ئەو کەسانی کە هاتوونەتە نێو بازار کێن و چەندە فرۆشیاران دوکانداران پێشوازی لەو کەسانەکەن. دەبێتە باش بتن ڕەمەزانەوە هەمیە و هەمی هەفکارن مسلمانن جیهان پیرۆز بتن چەند دەنگێتە زۆر بکەمیت من لێ ئەس ناوا جادەیە سەرەکیە ساڵح یوسفی مەکویەک جادەن هەری سەرەکیەن زاخۆنە کۆ شەوم پێشی مەها ڕەمەزانەدا و دومەها ڕەمەزانێژیدا بە زۆری شەڤاندا ئەف بازار ڤەگیری دمێ هەر ji ber vê êkê xelek xasta vê bazarê dike verê nanî dixwe her çend şeva êkê ya Remezanê ku îşeve xelek bi zor bi kêmî bi serdûserê qestana bazarê kiriye û bû nan xwarina parşîvê lê li vê xwarengehê li vê sîkar ku em lê ne li vê bazarê hind xelek hatiye nanê ji derve dixwe destpêkê min divê ez bixwazim ku ew xelkê li vê derê ne zêdetir çi dixwin ew daxwaza çi dikin di parşîvan da دەمەوە باش بدن مامدینە من دەوێت پرسیارە بە یەکێ بکەم ئەو خەلکێک و بۆ پاشیڤا ئێکێ یا مەها ڕەمەزانێک و ئەو شەڤەیە قەستا خۆرەنگە هاوایکردیە زیاتر دواخوازە چ دکەم خواردنا چ خۆدێ بیتزانە پیدانە کۆدانە لافانە ئەو تشتامەتە بەلا زوریە ئەو خەلکێک و قەستەوەت کرد توش دەرڤە خواردنت دخۆن ئەو خەلکێکی بەیان یا منزانە زاخۆ سەرسنوورە گەلێک جارە شوفێرên Tirkiye bên ku ji dervet mînin li vê dirêt باوەڕکە هەر گەنجت مەیت زۆخۆنە هەندێک و ئەغلەبات ترکن مەتەلان و ئەو گەنجی بوونێت ئەوێت ڕۆژاوانە ڕۆژ هەڵاتن ئێم vêrê و ئەم نەبەس ڕەمەزانیژی vekirîne meselan ئەغلەبان vekirîne ev bazarê zaxoye ku daîm şevê vekirî خودی نه هی مثلا دورا بارزان های مطعم هنه بس اب یوم فکری هم خلق که زمان حتی ساعت 2 شب 3 شب هم مینم فکری و بله باشه زور سپاس از بزنم الفیدرین چیت کن مجیلی چنه کلی چه داخل اف چیت پیزا ایتالی چیت کن و گل خوشه و گل ملت به طالب کن و اف پیزا عادیه و یا گوشتیه اش بو خواردن پارشیوه کو خلکی هری زور داخوازا چت که تو زیده تر چه چه؟ زیده کرنا پیزا ایتالیت کن و یا عادیت کن و لعمجون و کادنه و ملت زاخو گل حجوات شتی وسط کن و دست خوش مجی تمیز باقجه و ملت جی بو هنده گل قسطا ورد کن دیاره هنش باکور هاتن الوری کار دکن؟ بله همش باکور هاتن الوری کار بکن جبو خدمت اکا باقج تمیز کن جبو ملت زاخو بکن و كيف ملاتي جي كلمتين مش ملاتي خلقي تركاتنا فيري شول بكم بوخا زور سپاس دستی به خوش من دست سردان وانا بكم سارا بينكم جيلي خوارن الفيدري از بزان يعني اوام بوچي هالبجارتيك وجدر بخوارن بخون افشفه سارا الفيدري دمي باش بتن چی شوا ایکی و بریاردا کوچدر و خوارن. انگل بخیر آدم جارم بخیر آدم وقت کن. وقت که هم خود خدان وقتی بیشتر بس جماعی مهوان تانی دفع ملویه.
شەبع لە بچەی خاپسا گەلێکمینە گەل خەڵک قەستەوانۆکن چەند شەوێک بێوەتن پشتینگی خەڵک قەستەومەتکن هێدی بزان کی مهوانەوە کی مهوان کردیەوە بەل ئەڤ هەموو هێوان منە بە برای منە بە برای منە ئەوەژی مهوان دەبانە مهوانۆکن خواردنەوە خۆشەیە زۆر سپاس خواردنا کو بۆ هاتیە چێگرن ویلمەکی مهوانە لێ دەرێ ئەگەر تڕێ بێ دەرێ چاوایە خواردنە بدلێ والله زارچەیەکی خۆر گەلە خۆشە هەمی تشت هەیە تو زیاتر حەش خواردنەش دەرێت پاشیوە یان مۆلێک هیچ خۆشترە ناف مۆلی بە خۆشتر بەس وەختی مرۆڤ شوێنی بێت بێت مرۆڤ جێش و لێ قا بخۆت بەله تو چاوت بینی خواردنەش دەرێت والله از چێترت بینیمش هەر تشتێکی ئەس گەلە حەش خواردنەش دەرێژتکم بوو يعني بوم خواستره داخوازا چی چی خود داخوازا اما بنا کیدنو که ما بیزار ماجرینو تشته ما زاده ما اتفاق نده يعني باش دور سپاس وعافیت بتن بله صار بوكو وكو باختياري اج جاردي خلات نفهم الفيدري خل بدي اوائي بارتيفان ادخم دیسان روز سپیکی مهارزان جه البته بازار زاخوی کو هرتم بشوی وکیلیه سار دوسری به دیاره هر نخواستم افشه ولی شبن دهاتی گلی که خلق دنا بازار پارشیوان دو خواندیس هم جبرینه که به حکم کو زاخو باجر سنوره پرانیا شوفرین باکور کردستان ولایت ترکیه چی و بچوی دنا واسران دا بسر جادان دمینه او جه قستانا بازار دین جه مجبوری اخوا دنا خوارنگه بازار زاخو دا پارشیویت خود ئیسلام یوسف لە زاخۆ لەگەڵمان بووی سوپاس. جارێکی ترە گەڕێمەوە لای دکتۆر مەولود گۆران مامۆستای زانکۆ و تاخوێن. مامۆستا بینە سەر ئەرکە ئاینیەکان. ئاماژەت بە چەند ئەرکێک کرد بە گشتی بۆ نمونە سبەینێ کەسێک کە لە خەڵ هەڵەستێت ئەتوانێت هەموو کاتەکەی خۆی چۆن پڕ بکاتەوە مەبەستم بەجێهێنانی ئەرکی ئاینیە نوێش بکات قورئان بخوێنێ وەکو ئاماژەت بۆ کرد. گوێی لێ بگرێیان ئەو کاتەی هەیەی چۆن ئەتوانێت کاتێکی بەسوود و ڕێکخراو بێ بۆ تەواوی ڕۆژەکەی. هەندێکمان باس کرد لەو کارانەی کە ڕۆژگاری خۆی وەکو ئیش ئەوەیش خۆی دەکاتن بە ذکر و عیبادەتیشی حساب دەکاتن. یعنی مۆزەفێکە کە بەیانی ساعت هەشتونی دەچی بۆ سەر وەزیفەکەی خۆی با بە نیەتی ئەوە بچیتن کەمە پرستشە هەتا دێتەوە. یان کرێکارێکە یان مامۆستایەکە مامۆستایەکی مەکتەبیان قوتابیە یان لە دائیرەیەکە لە کۆمپانی هەر بابەتێک لەم بابەتانە هەمووی عیبادەتە ذکرە بە شەرتێک یادی خۆی گەورەی لە دڵ بیتن. لە ڕووی ئاینیشەوە وەکو باسمان کرد کە تازە زۆر باسی شتەمادیەکان کرا حەقی وایە ذکری زیاتر بکە ذکری تایبەت هەیە لە مانگی ڕەمەزانە ذکرەکان بکە. بەلای ئێمە هەموو ئەوانە ئێستا مەجلیسەش کە دانیشتن هە ذکرە چونکە باسێکی خوا و دین و ئاین و کۆمەڵایەتی تێدا یان مرۆڤی تێ هەر شتێک باسی مرۆڤی تێدا بوو ذکرا بە تایبەت بۆ گەورەکردنی و بەرەو پێشبردننی و جوانکردنی. لە مانگی ڕەمەزان لە تایبەتمەندیەکی هەیە کە ئاینەکەی قورئانە دەبی زۆر گرنگی بە قورئان بدرێتن. بەس ئەم خاڵە باز دەکەم خوددا لەوەتی ژیانی مرۆڤی داناوە تا ئێستا بۆ هەر نەتەوەیەک بۆ هەر میلەتێک بۆ هەر چین و کۆمەڵێک کتێبێکی ناردووە. لە ڕوانگەی کتێبەکەیانەوە توانیتیان گەورە بن توانیتیان بەسەرکەون توانیتیان زانست پیاکەن توانیان زۆر شت بکەن. ئێمە کە ئێستا قورئانێکمان هەیە لەو مانگەشدا بەزیە یعنی تایبەتمەندی ئەو مانگە بە قورئانەکەیە حەقی وایە زۆر گرنگی پێ بدەین چونکە گەورەبوونمان و بە پێشچوون بەرەو پێشچوونمان و بە ڕێزبوونمان و هەمووی بەسرایتەوە بەوە. هیچ میلەتێک احتیمام بە قەداسەتی کتێبەکەی نەدا معقول نییە پێش بکەویتن. بۆیە ئەفوان بەس ئەو خاڵە گرنگی یەکەم و ئەوەل و ئاخری دەبی زۆر بە قورئان بدرێت خوێندن و تەدریس و تعلیم و تەفکیر و تەدەبوری تێ بکرێتن. ئەمە شتانەی کە ئەبێت بیکە ئەوەی کە نابێ بیکات چییە؟ ئەوەی نابێ بیکە ینی مەبەستەوەی ڕۆژووی پێدەشتێت ڕۆژی تەمان خواردن و خواردنەوە هەمووی قەدەغەیە بە هەموو جۆرێکە ئللا ئەگەی کە ئیزنی دەدرێت ئەوەی پێی ناکرێەوە ئەوە فتوای تایبەتی بۆ دەدرێتن کە بە ڕۆژوو نابیتن یان هەندێک تایبەتمەندی وەکو مغەزی دەکرێتە قەڵبی کەسانێکە کە پێویستیان پێیتی ئایا دەشتیان ناشتی ئەمە بابەتێکن خلافین مامۆستاکان یان مامۆستای گەڕک یان ئەو مامۆستایی کە هاوڵاتیەکە دڵی پێخۆشە هینی بۆ دەداتن. خێزان لەگەڵ خێزانە ناتوانانی بشتە لای یەکە لە ڕۆژی ڕەمەزانە هەتا شەودا دێتن یان تا مەغریب دادێتن
بۆ هیچ خێزانێک نییە نزیکی یەک بکەونەوە. ئەم بابەتانە دەبێتە هۆی ئەوەی ڕۆژوەکەی بەتاڵ بێتەوە ڕۆژەکەی بشێتن. ئەم دوو خاڵە کە خواردن و خواردنەوەیە و هەروەها بابەتی سەرجێکردنە ئافرەت و پیاژن و مێرد لەگەڵ یەکترا ناتوانن بەم شێوەیە جیما بکرێتن هەتا لە بەیانیەوە تاکە ڕۆژ ئاوا دەبیتن. دکتۆر مۆلود گۆران مامۆستای زانکۆ و پێشمێژ و تارخۆیان سوپاس بۆ ئامادەبوونت، سوپاس بۆ ڕێنماییەکانت. باشترین ئەو خواردانە چین کە لە کاتی ڕۆژوشکاندن پێویستە بخورێن و پێداویستی و یاخود ئەو خواردانەی بۆ ئەو کەسانەی کە بەڕۆژوون لە خواردنی سوورەکە و یان ئەو خواردانەی کە گونجاونین کامانن و بۆ بەرچاوڕوونی ڕۆژوانان ئێمە زانیاری زیاتر لەم راپۆرتە دەخەینە ڕوو بۆ هەر کەسێک کە دەیەوێت سوود لە مانگی ڕەمەزان وەربگرێت. جگە لە جێبەجێکردنی فەرزەکانی دیکەی ڕەمەزان هەڵبژاردننی خواردن گرنگترین ڕێکارە تاوەکو مسلمانان خۆیان لە قەڵەوبوون و لاوەزبوونی ناتەندروست بپارێزن. هەڵبژاردننی خۆراک دەبێت زیاتر خواردنە سروشتەکان و سەوزە بێ کەمکردنەوەی گۆشتی سوور و چەوری ڕێگەیەکی تەندروستە تا بۆ چەند کاژمێرێک لاشەی مرۆڤ بەبێ خۆراک زیانی بەرنەکەوێت. ڕۆژوشکاندن بێچێ لەم خواردنانە جوڵەی گەدە و هەرس ئاسانتر دەکەوت لاشەی ڕۆژوان لە هەر ئاوساندنێک دەپارێزێ. ئەو خواردنانەی پرۆتینیان زۆرە، نمونە لە دوای ئاو و خورما باشترین خۆراک بچێتە گەدا نیسکە. ئەو پرۆتینەی لە نێو نیسکدایە وا دەکات لاشەی ڕۆژوان پڕ بکات لەو پرۆتینەی لە ماوەی بە ڕۆژوبوونی لەدەستی داوە. وە خواردنی گێزەر بە وردکراوی لاشە پڕ دەکات لە هەندێک ئەو پرۆتینە شلانەی وینی کردووە. خواردنی برنج و شلا بەناوبانگترین خوانی ڕەمەزانە بە تایبەتی هەبوونی شلەی فاسۆلیا، بەڵام ئەوەی گرینگە نەخواردنێکی بڕێکی زۆری برنجە. تا بکرێ برنج لەگەڵ هەندێک لە سەوزە بخورێ لە قاپێک کەمتر سوودی هەیە، بەڵام زیاتر خواردنی برنج سوودی نابێ بەڵکو زیان بەگەدە دەگەێنێ گەر لە قاپێک زیاتر بێ. وە پزیشکان ڕێنمایی ئەوە دەدەن خۆیان لە خواردنی نان بە برنج لە مانگی ڕەمەزان بپارێزن، چونکە گەدەی مرۆڤ لاوازترە لە چاومانگەکانی دیکە. خواردنی نان لەگەڵ برنج زیان بەگەدە دەگەێنێ و لاشەی مرۆڤ تەمبەڵ دەکات. خواردنی زەڵاتەی سەوزە و میوە باشترین ژەمە خۆراکە بۆ ڕۆژوگر، بە تایبەتی ئەو زەڵاتەیەی پەنیری لەگەڵ بێ. پزیشکان ڕێنمایی دەدەن زەڵاتەی بە پەنیر بۆ هەموو کەسێک باشترین خوانی ئێوارێ و تەواوی ئەو پێویستیانەی تێدایە لاشەی مرۆڤ پێویستی پێێتی. بەدانانی پەنیریش لە نێویدا گەدەی مرۆڤ زووتێر دەبێ لە هەر زیانێک دەیپارێزێ. باشترین زەڵاتەش تێکەڵەی سەوزەواتە لەگەڵ هەندێک بەهارات و ڕێژەیەکی زۆر کەمی خوێ، ڕێژەیەکی کەمی سرکە و پەنیر، بەڵام گرینگە بیبەری کەم بێ و لێمەندوزی تێدا نەبێ، لە جیاتی سماق بەکاربێ تاوەکو گەدا تێک نەدا. خواردنی سپێناغ و پیاز و بڕۆکلی بەسوودن، بە تایبەتی سپێناغ. گەر حەز بە تامی سپێناغ دەکەی دەتوانین لە پاشێ و خوانی ڕۆژوشکاندن سپێناغ بە کوڵاوی بخۆین. لە جیاتی گۆشتی سووریش دەتوانی بە بڕۆکلی جێگی بگریتەوە. خواردنی گۆشتی سوور ڕۆژانە گەدە و وێران دەکات، بەڵام پزیشکان ڕێنمایی هەفتەی جارێک لە مانگی ڕەمەزان دەدەن. لە جیاتی گۆشتی سوور سینجی مریشک بخورێ بە کوڵاوی. خۆتان لە سوورکردنەوە بپارێزن و ڕوون کەم بەکاربێنن. خواردنی کوارک زۆر بەسوودترە لە چاو گۆشتی سوور لە مانگی ڕەمەزان. لە پاشیف بەردەوامین لەگەڵتان ئەچینە تەوەری تەندروستی، باس لە ئامادەکاری جەستاکەین و ئەو ئەرکانەی کە لەسەر هەر کەسێک پێویستە کە ئەنجامی بات بۆی تەندروستی جەستەی خۆی بپارێزێت. لە بەرەو گۆڕانکاریانەی کە هەیە بێگومان کاری جەستەش گۆڕانکاری بەسەردادێت. ئێمە لەگەڵ دکتۆر دلێر گەڵاڵی مامۆستای زانکۆ و پسپۆڕی کارئەندامزانی قسە لەسەرم بابەتاکەی. دکتۆرم کاتت باش، زۆر بەخێر بێ. بەر لەوەی بچینە سەر تەوەرەکەمێ بپرسم کارئەندامزانی واتە چی؟ سەرەتا پیرۆزبایی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز لە تەواوی مسلمانانی جیهان و مسلمانانی کوردستان بە تایبەتی پیرۆز دەکەم. سەبارەت بە پرسیارەکەت کار ئەندامزانی
یاخود لە ئینگلیزیەکە کە پێی دەگوترێت فیزیۆلۆژی ناوە زانستەکەیتی ئەگەر پێناسەیەکی زانستانەی بکەین دەتوانین بڵین کار ئەندامزانی بریتە لەو زانستەی کە گرنگجی بە کار و چالاکی ئەندامەکان دەداتن هەر لە ناوەکە ڕادیارە کار ئەندام زانی بۆ نمونە هەر ئەندامێک کار و چالاکی خۆی هەیە ئەو زانستی کە لەو بوارە دەکۆڵێتەوە کار و چالاکی ئەو ئەندامە دەربخاتن یاخود باسی بکاتن پێ دەگوترێت کار ئەندام زانی باشە بینە سەر مانگی ڕەمەزان و ئەم شەو ئێستا کە ئیتر دەست بە گۆڕانکاریەکانەکەی بۆ نمونە نان ئەخورێ ئەو گۆڕانکاریانەی کە بەسەر جستەیەت چییە؟ بڵێ گرنگترین گۆڕانکاری کە لە مانجی ڕەمەزانی پیرۆز بەسەر جستەدا دەیبریتێ لە کار ئاسانی فەرمانی گەدا چونکە گەدا پێش مانجی ڕەمەزان یان خود لەو مانگانەی کە یازدەمانکەی پێشی ڕەمەزان دەتوانین بڵێن کاری زۆر قورس بوو ڕۆژانە سێژەم خواردن جگە لەوەی کە لە نێوان ژەمەکانیش خۆراک و خواردنەوەی تر دەخورا بەڵام لە مانجی ڕەمەزان تەنها لە ڕۆژێکدا دوو ژەم دەخورێتن ئەویش ژەمی بەربانگ و ژەمی پاشێوەکانە بۆیە کاری گەدا لەو مانگەدا زۆر ئاسان دەبێتن دەتوانین بڵین یەکێک لە سوودەکانی بە ڕۆژبوون بریتە لە پارێزگاریکردن لە گەدا یاخود نەخۆشیەکانی گەدا باشە جەستە چۆن ئامادە بکرێت بۆ ڕۆژوی ڕەمەزان بڵێ فەلەن پرسیارەکە جوانە جەستە ئامادەکاری پێویستە لە بۆ ئەو مانگە یاخود لە بۆ پێشوازی لە مانجی ڕەمەزان هەروەک باسم کرد مانجی لە مانگەکانی پێش ڕەمەزان گەدا ڕۆژانە سێژەم خواردن و جگە لە خۆراک و خواردنەوەی نێوان ژەمەکانی لە خسترە ناوی باری قورس دەکرا بەڵام لە مانجی ڕەمەزان تەنها دوو ژەم دەبیتن بۆیە پێویستە ئەو کەسانە خۆیان باش ئامادە بکەن خۆیان لە خواردن و خواردنەوە گازیەکان خۆیان لە خواردنی ناسروشتی بۆ نمونە شەربەتی ئەوانێک کە بە ڕەنگی ناسروشتی ئامادە دەکرێن یاخود ئەو خواردانێک کە زۆر سوورن ئەو خواردانێک کە زۆر تیژن ئەو خواردانێکە زۆر سوورن دەبی خۆیان لەو خواردانە بە دوور بگرن بۆ ئەوەی پارێزگاری لە کار و چالاکیەکانی تەواوی ئەندامەکانی جەستەدا بکاتن مانجی ڕەمەزانیش پێی دەگوترێت مانجی پشووی ئەندامەکانی جەستە باشە ئەو گۆڕانکاریانی کە بەسەر جەستەیە بۆ نمونە ئەو چەند خواردن و خواردنەوەی کە ئاماژەت پێ کرد نەخورێت بۆ نمونە ئەوترێت کە ئاو لە لەش کەمترە بێتەوە یان ئەوانە زیاتر هۆکارن بۆ ئەوەی کە ئاوی لەش کەم ببێتەوە بەڵام بەگشتی ئەو خواردانی کە ئەبێ لێی دووربین ئەگەر کەسێک بیخوات چ کاریگەریەکی هەیە بڵێ ئەو خواردانەی کە باسم کرد بۆ نمونەگە باسی خواردنی سوور بکەین خواردنی سوور وا دەکاتن خواردنی سوور مەبەست لە چییە؟ خێ زۆربی هەر خواردنە خێ زۆربی یاخود هەر خواردنێک چەوری زۆربی خواردنی چەور ئەو خواردانە وا دەکاتن ئاوی ناوخانەکانی لەش بێنێتە دەرەوە کە ئاوی ناوخانەکانی لەش هاتە دەرەوە ئەو کەسەش چالاکی ئەنجام دەدات دەبێتە هۆی زیندە چالاکی لە پاشان دەبێتە هۆی ئاراقەکردن واتە بە فیرۆدانی ئاو ونبوونی ئاو کە ئەو ئاوەبوون دەبێت ئەو کەسە تووشی دیهایدرێشن دەبیتن کە تووشی دیهایدرێشن و یاخود تووشی وشکبوونەوە دەبێتن بە زاراوە کوردیەکەی تووشی وشکبوونەوە دەبێت کە تووشی وشکبوونەوە بوو ئەو کاتی کار دەکاتە سەر پەستانی خوێن کار دەکاتە سەر چالاکی گورچیلا کار دەکاتە سەر تەواوی ئەندامەکانی لەش هەروەها ئەو کەسەش هەز بە بێتاقەتیەکی زۆر دەکات ئەمە کەسێک بەیەک ڕۆژوای لێ بۆ نمونە گەرم پارشێوە ئەو خواردنانە بخوات بۆ سبینێ ئەو گۆڕانکاری بەسەرایە شەرت نییە تەنها لە ڕۆژی یەکەم یان دووەم بەدەر بکەویتن لەوانەیە لە ڕۆژی دێم بەدەر بکەویتن بەڵام ئەگەر ئەو کەسە خواردنەکە بە ڕێژەیەکی زۆر چەوریان سوور بخواتن ئەگەر ناخۆی خواردن هەر دەبێ خوێی تێدابێ یاخود کەمێک چەوری تێدابێتن بەڵام ئەمە باز لەوە دەکەن کە زیادە ڕۆیی لە چەوری و لە خێ نەکرێتن لە خواردن باشە بینە سەر ئەو خواردانەی کە ئەتوانن بیخۆن ستەکە پارشێوە خەڵک ئەتوانێت چ جۆرە خواردنێ خۆیان کام خواردنە سوودی هەیە بۆی جستەی هیلاک نەبێت و تووشی وشکبوونەوە نەبێت هەموو خواردنێکی سروشتی بە سوودا هەموو خواردنێکی سروشتی هەروەکو باسم کرد دەتوانی شەربەت بخوا بەڵام شەربەتەکە هەتا سروشتی بی باشە دەتوانی شتی برنج بخواتن گۆشت بخواتن بەڵام ئەوان هەتا دەکرێت چەور نەبیتن خەڵکەڵێ بەری دڵی بگرێ واتە خواردنەکە بمێنێتەوە بۆ سبینێ برسی نەبێت ئەو خواردانێک کە دەتوانێت بخوێت دەتوانێت ترشی برنج بخواتن لە کاتی پاشێ دەتوانی سەمون نان
ئەو شتانی کە پرۆتینی زۆرە کاربۆهیدراتی زۆرە احتیاجی دەتوانرێ بخورێتن هەروەها ئەوانە قازانجیشی پێدەگەینی چونکە درەنگتر هەرز دەبیتن واتە بۆ ماوەیەکی باشتر لە ناو گەدەیدا دەمینێتەوە ئەو کەسە هەست بە برسیبوون ناکاتن چونکە خواردن کە لە کاتی پاشێ و خواردن دەخورێتن دو تا سێ کاتژمێری پێویستە بۆ ئەوەی هەرز بکرێتن لە پاشان 4-5 کاتژمێری پێویستە بۆ ئەوەی لەلایەن خانەکانی جەستەوە لەلایەن کە ئەندامی هەرسەوە بمژدێتن و بچێتە ناو خانەکان بۆ ئەوەی سوودی لێوەربگرێت لە بۆ زیندە چالاکیەکان تەنانەت چەند کاتژمێرێکی دواتر کە دەمینێتەوە کە نزیکی بەربانگ و پێش عەسرە بابرەی ئەو کاتە کەسی بە ڕۆژوو هەست بە برسیبوون دەکاتن چونکە ئەو کاتە دەتوانین برین ئەو خواردنانە کە خواردیتی لە کاتی پاشێ و بە تەواوی یان بە ڕێژەیەکی زۆر هەرز دەکرێتن و سوودی لێوەردەگری لە بۆ زیندە چالاکیەکان باشە ئێستا لای خۆمان زۆر وایە خەڵک ئەڵێ هیچ ناخۆم پارشە و بۆی کێشی لەشی دابەزەیان ئەم مانگە سوود لە لایانی جەستەی خۆی وەربگرێت ئایا نەخواردن هۆکارە بۆی کە ئەو کەسە کێشی دابەزێت ئەگەر هیچ شتێک نەخوات لە پارشێوە نەخواردن شێوە زانستیەکە نییە لە بۆ دابەزاندنی چێش دەتوانین بێت کەم خواردن شێوە زانستیەکەیتی جۆری خواردن کە دوو شتمان هەیە جۆری خواردن و بڕی خواردن یان کەمیەتی خواردنەکە لەگەڵ جۆری خواردنەکە ئەوانە دەور دەبین لە بۆ دابەزاندنی چێش بۆ نمونەگە کەسێک ڕۆژانە سێژەم بخوا چارژەم بخوا فەرقی هەیە لەگەرەوەی کەسێک ڕۆژانە دووژەم بخواتن باشە لەوانەیەوەش پرسیار بێ ئێستا لە بینەرانی ئێمە چی بخوات کەسێکەوەی کێشی دابەزێ و سبینش بە ڕۆژوو ئەبێ چ خواردنێک بخوا هەموو خواردنێک دەتوانی بخواتن چونکە مانجی ڕەمەزان هەروەکو باسمان کرد ڕۆژانە دووژەم دەخورێتن ئەو دووژەمە وا دەکاتن کە ئەو کەسە کێشی دابەزیتن لەبەرچی چونکە مانجی ڕەمەزان ئەگەر باسی سوودی زانستەکەی بە ڕۆژی بکەین دەتوانین برین لە سێ خاڵی زۆر گرنگ دەتوانین کورتی بکەینەوە خاڵی یەکەم بەکاربردنی تەواوی ئەو شەکرەی کە لە جەستەدا کۆبیتەوە لەسەر شێوەی گلایکۆجین لە 11 مانجی پێش ڕەمەزان ئەو شەکرێک کە لە شێوەی گلایکۆجین کۆبوویتەوە یان خەزم بووە ئەمبار کرایە شی دەبێتەوە لە مانجی ڕەمەزان ڕۆژانە بە پلەبەندی یاخود بە تەدریجی شی دەبێتەوە جەستە سوودی لێوەردەگرێتن واتە یەک لە سوودەکان کەمکردنەوەی ڕێژەی شەکری خەزم کراوە سوودی دووەمیان بریتە لە بەکاربردنی چەوری ئەمبار کراوە ئەو چەوریە کە لە 11 مانجی ڕابردوو کۆکرایتەوە لە جەستا لە خانەکاندا خەزم بووە لە ژێر پێست نیشتە ئەو چەوریە لە ماوەی مانجی ڕەمەزان ئەو کەسە کە خواردنی چەور کەم دەخوا و ڕۆژانەش دووژەم دەخواتن وا دەکاتن ئەو چەوریە کە لە ناو جەستێک کۆبیتەوە ئەوی بەکاربینیتن لە بۆ زیندە چالاکیەکانی لەش کەواتە بەکاربردنی چەوری و شەکر ئەوە دوو هۆکاری زۆر گرنگن لە بۆ دابەزاندنی چێش خاڵی سێهەممان هەیە کە سوودێکی گرنگی زۆر هەیە لە ڕووی تەندروستیەوە ئەویش دەردان یاخود فڕێدانی مادە ژەهراویەکانە لە ڕێی گورچیلەوە یاخود لە ڕێی کۆندامەکانی ترەوە کەواتە سێ سوودی زۆر گرنگی ڕۆژوو لە مانجی ڕەمەزان کەسی بە ڕۆژوو سوودی لێوەردەگریتن باشە لەبەرەوەی کە تەورەکەی ئێمە تایبەتە بە ئامادەکاری جەستە باسی خەو بکەین زۆر جارەڵێ بەسەر خواردنە نابێ بخەوی بەڵام ئەو کەسانەی کە پاشێوەکەن ناچارن کە بخەونەوە ئەوە هیچ زیانێکە گەیەنێت بڵێ بەنسبەت ئەوانەیە کە دوای پاشێ و یەکسەر دەخەون بێگومان کاریگەری دەبێتن بۆ نمونە تووشی بەدهەرسی دەبی لەوانەیە تووشی تەسەموم ببیتن ئەو خواردنێ بە تایبەتی ئەو کەسانێک کە خواردنی چەور دەخۆن ئەو کەسانێک کە خواردنی زۆر دەخۆن و ڕاستەوخۆش دوای خواردنەکە دەخەون دەنون ئەو کەسانە زیاتر کاریگەر دەبن ئەگەر ناخواردنی تەندروست بخورێ خواردنەکە بڕێکی کەم بخورێتن کاریگەریەکی وهای نابێتن لە ئەگەر لە دوای خواردنەکە بنوویتن چونکە خواردن ئەگەر باسی ئەوەش بکەین کاژێرێک تا دوو کاژمێر یاخود زۆر دەتوانین برین بە پێی زۆری خواردنەکەش دەوردەبینی تا سێ کاژمێری پێویستە لە بۆ هەرسکردن واتە لە ناو گەدە دەمینێتەوە هەتا ئەو خواردنە زیاتر لە ناو گەدە بمینێتەوە وا باشە ئەو کەسە درەنگتر بوونیتن چەند بۆ نمونە کاتەکەی بە پێی زۆری خواردنەکەی گوتم ئەگە خواردنەکە زۆر چەور بێ دەبی درەنگتر بخەوی خواردنەکە زۆر سوور بێ خواردنەکە پرۆتینی زۆربی دەبی درەنگتر بخەویتن هەروەها ئەگەر خواردنیشی زۆر خوارد بە هەمان شێوە دەبی درەنگتر بخەویتن ئەگەر ناتوشی بەدخۆراکی دەبی بەدهەرسی دەبیتن بەڵێ ئەچینە لای پامنەرمان ئازاد ئاڵتون دەگەڕێمەوە لا دکتۆر لە ئیستانبول لەگەڵمانە لە مزگەوتی ئەیوب سوڵتان
زانین لە تورکیا و لە ئیستانبول بە تایبەتی مسلمانان چۆن پێشوازی لە ڕەمەزانەکەن. ئازادەم کاتت باش خەڵکی ئیستانبول و تورکیا بەگشتی چ ئامادەکاریەکیان کردووە بۆ مانگی ڕەمەزان؟ بەلەشە باش سارا یا ڕاستی لە تورکیە بە ئەوەیەکی گشتی بە تایبەت جی لە ئیستانبولê meha Remezanê bi pêşwaziyeke gelekî geş ji aliyê civakê ve bi amadekariyên mezin bendewarî hebû û her wiha îro jî em dibînin ku ew pêşwaziya ji bo meha Remezanê digel hemû amadekariyên welatiyên li bajarê İstanbulê bi awayekî giştî li hemû bajarên Tirkiye jî berdewam dikin. Niha jî em îro li İstanbulê yek ji wan cihên herî kevnariyê bajarê İstanbulê ne li Eyüp Sultanê ne niha ew mizgefta pişt min mesela Eyüp Sultan wê hevalê minî kameraman Beşîr hindekî nîşanî we bide niha li vê derê li mêş têne kirin û her wiha niha melle xwendinên ji bo meha Remezanê dike û di nava mizgeftê de jî bêguman welatî li hev civiyane û her wiha dayên xwe dikin û vê roja yekem ya meha Remezanê pêşwazî dikin. Ev bi taybetî cihê mizgeftê ku me roja pêşîn ya meha Remezanê me helbijartiye taybetmendiyeke wê heye Sara ji ber ku ne tenê di meha Remezanê de di heman demê de di nava rojê de jî ev der ji bo geştiyaran jî ji bo ciyekî dîtinê ye ji ber ku li vê derê tirba Eyüp Sultan heye û di heman demê de ciyekî pîroz e ji ber ku yek ji wan sehabeyan e ku tirba wî di nava vê mizgeftê de hatiye veşartin ji bo wêyekê jî ev meha Remezanê û her wiha ev mizgefta Eyüp Sultanê jî ji bo vê mihê cihek û mintiqeyek gelekî giring e ji bo vêyekê jî welatî her sal tên vê derê û her wiha li vir hem sihora xwe dikin û hem jî roja dotirê dema iftarê jî li vê derê li vê qada bi taybetî li ber mizgeftê ku hevalê minî kameraman nîşanî we bide ev hewzê ku niha li vê derê hûn dibînin ku av jê diherike li dora vê hewzê herkes iftara xwe dike ku bi taybetî di van rojên pêşeme de jî em ê wan dîmenan jî di nava rojê de bêguman bînin ser ekranên Kurdistan 24 li vê derê digel zar û zêcên xwe malbat hemû bi alîkariya şaredariya Eyüp Sultanê ku di heman demê de ev erdên li vê derê jî bi ava gulan têne şûştin Sara ev yek jî yek ji wan taybetmendiyan e ku li vê mintiqeyê ji aliyê şaredariyê ve em dikarin bibêjin ku wek xizmeteke tê dayîn di meha Remezanê de. Belê dîsa em hindekî pê de biçin çima meha Remezanê dema ku tê li İstanbulê bi taybet li Eyüp Sultanê li Sultan Ahmedê û her wiha li Süleymaniyê yani mizgeftên dîrokiyên ku li gelek deverên tarîxî yên dîrokiyên Tirkiye hatine İstanbulê hatine danîn girêngin ji ber ku li van deran bi taybet ji aliyê hem şaredariyan ve hem ji aliyê hikûmetê ve ji bo hem sihorê û hem jî ji bo iftarê alîkariyên mezin têne kirin bi taybetî ji bo xwarin û vexwarinê her wiha ji bo çûn û hatinê di heman demê de da ku welatî bi awayekî hevaheng û bi coşeke mezin di meha Remezanê de derbas bin ji ber ku li bajarên mezin meha Remezanê gelekî zor û zehmet derbas dibe Sara yanî nê zêdetirî 10 saetan 11 saetan li vê derê rojî tê girtin her wiha dema germa vê derê hewa dema ku nema li vê derê jî zêde dibe wek tê zanîn gelek caran nûçeyên nexweşînan jî zêde dibin di meha Remezanê de ji bo vêyekê jî gelek amadekarî hatine kirin ji aliyê şaredariyan ve bi taybet li qadên İstanbulê yên ev cihên ku niha em lêne li Eyüp Sultanê li Sultan Ahmedê li Beyazıtê dîsa li mizgefta Süleymaniyê ku di heman demê de ji aliyê Mîmar Sinan hatiye çêkirin li ser fermana Kanûnî Sultan Süleyman li wê derê jî gelek caran amadekariyên bi vê awî têne kirin ji bo welatiyan di meha Remezanê de ji aliyê bi taybetî xebatkaran ve jî gelek tişt hatine fikrîn hem ji aliyê şaredariyê ve hem ji aliyê miftiyên bajarê İstanbulê navçeyan ve her wiha ji aliyê parêzgarî û her wiha qeymeqamiyên navçeyên bajarê İstanbulê ve jî di vê derbarê de di nava jiyana rojane de ji bo ku zehmetî zêde ji bo welatiyan dernekevin hindek hêsankarî ji bo لە ئیستانبول لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکانت زۆر سوپاس دەچینە کەرکووک مێرمان هەیە مندەلۆ لەوێەوە لەگەڵمانە لە نێو خێزانێکە
لەگەڵ ئەوانە بزانین لە کەرکووک خەڵکی کەرکووک چۆن پێشوازی لە ڕەمەزانەکەن خواردنەکان چی ئامادەیەکەن هەیە منم کاتت باش پێمان بڵێ ئێستا و خێزانە دوایەوەی کە قسەت لەگەڵکردن چ خواردنێکیان ئامادە کردووە و چەند گرنگی بە خواردنی تەندروستەدن دواترێمەش لێرە لەگەڵ دکتۆر دلێر باسی جۆری ئەو خواردنانە و کاریگەریەکانیەکەین. بەڵێ کاتی ئێوەش باش لە ماڵی خانەوادەیەکی کەرکووچیم لە سەر بڵێن سفرەی پارشێویان وەکو دەبینن خورمایان داناوە نۆک ئەمە ڕۆنی ساغی پێڵێن وەنیە ڕۆنی ساغ گوێز مەرەبا ماست ئایتر تا ڕادەیەک سفرەیەکی ڕازاوە و چۆنە لێ خواردنی جۆرا جۆری لێیە منەچمە لای خۆیان پرسیاریان لێکەم لەسەر خواردن و ئامادەکاریەکانیان بۆ ڕەمەزان ماڵی کاکامیل دیالە خانەوادەیەکی هونەرمەندیشن کاکامیل خۆی دەرهێنەرێکی شاری کەرکووکە کاکامیل ئەم کاتت باش و یەکەم ڕۆژی ڕەمەزانتان لێ پیرۆز بێت چۆن ئامادەکاریتان کردووە بۆ مانگی ڕەمەزان. ئەم کاتێ تۆش باش پێشەکی بە خێراتنی کەڵانەکەتان یەکەم بەڕاستی ینی ئەمرتان فەرموو من پیرۆزبایی لە هەموو مسلمانای جیهانەکەم بە بۆنەی یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە و زۆر پێخۆش حاڵم بۆیکەوە بتوانم شتێک لە ئێوەیکەوە بیگەێنمە ئەوەی ئێوە بتانەوێ ئامادەکاریەکانی ئێرەش ئێمە لەوە بەردەوامین وەکوینەکەوتی ئەوەی کەوا شتێکی تایبەتیە ینی لە ڕەمەزانە ئەوەی بەبێ هیچ شتێک خەو ئەوە هەر نییە لە ڕۆژەوە دەست پێکە هەتاوەکو ڕۆژ پێچەوە نابێت شەو ڕۆژ پێچەوە نابێتەوە بە ڕۆژ دەبێ بخەوی بە شەویش دەبێت دانیشی یان بەتر سوۆشال میدیایە و تەلەڤیزۆنە و تر بەمانەیە و تر هەندێک کەس بە کەناڵەکانی دیکەوە مەشغوڵە بێ هەتاوەکو پاشێش بەدواوەتەوە تر ئیشوکاری خۆی ئەچێ بۆ ئیشوکاری خۆی و بە ڕۆژ بێتەوە. کاکامل سارەش پرسیارەوەی کرد میوانەکەشمان دکتۆرێکە و باسی خواردنی تەندروستەکە ئەم خواردانە تا چەند یان لە ڕووی زانستیەوە ئێوە چۆنەڵی پرسیارتان کردو ئەمانە تا چەند تەندروستن بۆ نمونە هەندێک خواردن هەیە لە ڕۆژە تینوت دەکات بۆ نۆک پێم وابێ تینوت دەکات یان هەندێک خواردن هەیەەوە تا چەند ڕەچای ئەوەتان کردووە یان لە ڕەمەزانە وەڵی ئەوەی ڕاستی بێ ینی بەبێ هیچ ڕەچاوکردنیە چونکە یەکەم ڕۆژ بووە ئەو ئامادەکاریکەوە کردومانە ینی زۆر ڕەچای ئەومان نەکردووە من خۆم بەنسبەت خۆم لە بەرۆی شەکرمە هەندێک شتەیە خۆمی لێلادەم چایە یان شتێکەوانێکەوەی خۆمی لێلادەم لەوانێت تەنها چایەکە و لەگەڵ نانی جوێیان ینی لەگەڵ جۆزەکەی تۆزێ باشە توانی تۆزێنی بکەی خورمایە خورماکەش خراپ نییە ینی تەحینیش هەیە بەس تا ڕادەیەک ینی هەر خواردنێک بۆ هەندێک کەس باشە بۆ هەندێک کەس خراپە ئێستا بەنسبەت منەوە من دەبێت پارێزکەم بەس بەڵەکانەوە ئەتیادیە ئاسایی ئەتوان ئەوان بەهی خۆیان چۆن خۆیان بیانوێ نۆکە بخۆن یان تەحینەکە بێ ینی قەیماقە بێتوان ڕەچاوی بکەین. ئەگەر باسی بارودۆخەکەش بکەین کەرکووکانی خۆتە زانیسە بارودۆخیش تایبەتە تا چەند کاریگەی لەسەر بڵێن دڵ و دەروون و ینی کاریگەی لەسەر ڕۆژوان هەیە من خۆم بە گشتی یانی ئێستا لەم ڕۆژیانی بەڕای خۆم بڵێم ینی ئێستاکەە لەم کاتەیە بڵێم تەواو بڵێم ئەو پەڕی دڵخۆشم ئەو پەڕی ینی نا ئەوە نیم زۆریش دڵکە تەنگ نیم ینی بڵێنێتوانی ئەو دڵتەنگی نیم ئەو دڵخۆشەش نیم ینی تا حدێک وەکو جەوێکی زۆر لەبار نییە ینی تا حدێک لە بەرەوەی پێشمەرگەر لە کەرکووک نییە پارێزراو نییە ئەمنیەتی کەرکووک بۆ زۆرە نییەکەوە ئێمە ئەمانەوێ ینی من هەندێک کات ناڵێم کاتی زمانی بەئاس چۆن بوو هەندێک من بۆ هینەیە شوبهێنم ئەلم ئێستا وهایە ینی چونە دەرەوەتان کەم کردووە ینی بۆ نمونە تا چەند کاریگەری هەبووە لەسەر فعلەن کەمەتە چونە دەرەوە کەمە کوزاران نییە پێشە بەکەی خۆتە تا 12 شەوێکی شەو ڕەمەزان بۆە ڕەمەزانش نەبووە چوی هاتی بەڵام ئێستا من مناڵەکان تۆزە تاخیرە بن سعات 9 ئەلم کوڕم وەرنەوە تاخیر مەبن لەبەرەوەی ئەمنیەت نییە نازانی ینی ئەو جێشەیەوە پارێزگاری تەکە ئەو جێشە خۆی لە خۆیدا حسابی دەبێت بۆ بکرێت ئەگەر دەرفەتە و دوای دێمە لە پرسیارێکی هونەریش لەکەم دایجان تۆ ینی کابانی ماڵی ببوورە بەردەوام ینی کابانەکان لە ڕەمەزان بە تایبەت ینی بە زمانی بە ڕۆژوو خۆراک ئامادەکەن بۆ خێزان تۆ چیڵێ ینی لەم ڕەمەزانێت تا چەند خۆت ئامادە کردووە؟ ئەلحەمدولیلا خۆم ئامادە کردووە ئێواران ئاشەکەم نانەکەم نانێن بۆ دانم حازریەکەم بۆ مناڵەکانم وەڵاهی دەبێ هەوڵی لەگەڵ ڕەمەزانە چۆن هەبێ هیلاک بین دەبێ ڕەمەزان بگرین و هیلاکش نابین لەخوا بەزیاد بێ ئەلحەمدولیلا
ئەمڕۆ ینی یەکەم ڕۆژی ڕەمەزانە ئەچین ناو یەکەم ڕۆژی ڕەمەزانە و بەنیازی ینی بە تایبەت ڕۆژی یەکەم ڕۆژوان هیلاکە بێ بەنیازی چی لێ بنێ بۆ ئێوارە وڵی بەتەمام ئەوە ئاشی سک دەبێ هەر لێ بنەی ئارەوەڵا ئەتر بەتەمان برنج و مریشکش بکەم مریشک بەڵێ ئارەوە ئەم خواردنەی ئێستانی تا چەند ڕەچاوی بڵێن ئەوەت کردو خواردنە بە هەموو کەسێ ناخورێ ئیسە خۆم و باو مناڵەکان هەردووکمان شەکرمان هەیە ئەو تشتانە نایخۆین ئەگە بڵین نان ماستەکە بخۆین یان تەحینەکە بخۆین ئیتر ناتوانین ئەو تشتانی دیکە بخۆین توشبوانی نەخۆی شەکرا هیوادارم دکتۆریش ینی وەڵامتان بداتەوە ینی ئەو ڕێنمایە گرنگە زۆر باشە خاستن بۆ وانەی کەوا شەکریان هەیە و لە ڕەمەزانە ئێستا من خۆم ئێوارە دانیشت بووم وتم نیەت بێنم نیەت نێنم وتم قەینا نیەت دێنم لەم سەرەتا ئەو سەر بە ڕۆژێ بم بەڵام وتم باشە من بە ڕۆژیە بم من شەکرم هەیە کلێشم لە حاڵەتێکا ژانەکە ئایا ئەگەر بە ڕۆژی نەبم دەبێ ڕۆژە هەر بیگرمەوە ئایا گوناحبارە بم گوناحبار نابم ڕاستی تو ینی هەستم کرد وتم خۆم ئێساکانە ئەگەر بە ڕۆژیم ئەلێم یانی لە خۆم ڕابینم ئەلێم بە ڕۆژی بە مشکلم نییە بەڵام ئایا سلبیاتی بۆ دو ڕۆژ بۆ ساڵێتر دو ساڵتر وەڵامتانەداتەوە گەنجەکان ئێوە چێتان قسەم بۆکەن بە هیچیان بدوێنم چۆنی تۆ بزانم تۆ قوتابیت ئەفەن قۆناغی چەنی تا چەند ینی ڕۆژوگرتن کاریگەی لەسەر خوێندنەکەت هەیە ئێستا کاتی امتحاناتە بەخێر بێن سەر چاو قۆناغی سێ کۆلێژی پەرستیارم پێچەوانەوە ئێمە بڵین ئەگە خوێندن ڕەمەزان و ڕۆژوگرت ببێتە بەربەستی لەبەر خوێندنەکەمانەوە کە ئێستاش نزیکی تاقیکردنەوەکانی ببێت چوانەوە ڕۆژوگرتن زیاتر هیمەتمانە داتێ زیاتر فکر و هزرمان بەخۆتر دەکات و هەندێک تەلەبە هەیە ینی ئەوە کاتە مەهانەیە گەڵێ امتحانم هەیە چۆنە بێ بە ڕۆژوگرت نا بە پێچەوانەوە تو بە ڕۆژی بە زیاتر خۆی گەوری هیمە هیدایەت دەدات بۆ خوێندنەکە و زیاتر بڕ و زیاتر باشتر شتە بێ ئیشەڵا جواب بدەیتەوە و مانگی ڕەمەزان مانگی پڕ خێر و خۆشی و بەرەکەت ئیشەڵا خۆی گەورە مانگی ڕەمەزان تاعەت و ڕۆژ و نوێژمان لێ قبوڵەکە ئیشەڵا کاکەیان بە زۆر هەڵسان لە خەو ینی یەکێک لە سلبیاتەکان ئەوەیە کە ینی ئەوانەی حەزیان بەخەوە تۆزێ زەحمەت لە خەواڵەزن تۆ چیەڵی فەرموو وڵای ماشەڵا غەم خەوە زاڵم چی بکەین بێت هیوادارم مانگێکی پڕ خێر و خۆش بۆ هەموو موسڵمانان بێت خێر بێت کامیلێک پرسیاری ترت لێکەم تۆ دەرهێنەری ینی کارێکی هونەریت ئامادە کردبوو لەم دوایە ئەگەر دەرفەت هەبێ بە ڕوخسەتی بڵێن میوانەکەش چی بەسەرهات ئەو فیلمی کە ئامادەت کردووە ئاخر کۆتا کورتە فیلمێ بوو کە دوایەوە تەسویرمان کرد ڕاستیەوەی لێرەش تەسویرم نەکرد لەبەرەوەی کەوا هەندێ مەشەدی تیا بوو ناو شار بوو شورتە بوو جەریمە و شتیوا بوو ینی هەر بۆ ئەو مەسەلەی ئەمنیەتی ئێرە نەمتوانین لێرە تەسویریەکەم پێمیان وت بەنێ برادر بیکە هەنێ وتیانەی کە وتم هیچی بێت بڵێ ئەوە بۆی کە نە برادرانی بڵێن سلێمانی وتیان کاکە ئێمە چین لە ماوەت تەسویرمان کرد بەڕاستی هاوکارم بوون باسی جەریماکە کەسێکی بێتاوانە کوژێ ئەو کەسی بێتاوانە کوژێ و ئەڕوا ئەوە کەی دیکەش هەر حادیسی سیارە بێ هیچی دیکەشە کوژێ دوایی هەردووکیان ڕاکەن لە هەردووکیان ڕاکەن دوای هەردووکیان بە سوتفە ئەگیرێنەوە ئەوە نییەکەوە بکەونە دوایان ئەکەونە دوایان بەڵام دوای بە سوتفە یەکەمە گرێ و دوای دووەم شەگرێتەوە یعنی کەواتە این بوو کورتە فیلمێکە ینی کەسێکی بێتاوان ئەکوژرێ دوایش هەر بە ئاسایش ئەگیرێتەوە ینی زۆر بە ئاسانی ینی سەلام باشە بەڵێ سارە ببورن ئێستا ئەتوانن نانەکەتان بخۆن و ڕۆژوتان قبول ئیشاڵڵا دەستان خۆش بێ سارم نەگەڕێمەوە لات ئەمە ینی وتەی ئەم خانەوادەیە بوو لەسەر ڕەمەزان بەگشتی و خواردن و بەڵێ هێمن دەلۆ لە کەرکووک لەگەڵ مامبووی سپاس دکتۆر دلێر دێمەوە لای تۆ بە لەوە دەست پێ بکەم کە ئەو خێزانەی هاوکارمان هێمن لەگەڵیان بوو پرسیاری ئەویان کرد کە ئەو کەسانی نەخۆشی شەکریان هەیە ئەبێت چ جۆرە خواردنێک بخۆن سەرەتا دەبی بزانین ئەو کەسانێک کە نەخۆشی شەکریان هەیە یان ئەو دادەیە کە باسی کرد ڕێژەی شەکرەکەی کۆنتترۆلە کۆنتترۆل دەکرێتن بە حەبوو دەرمان دەتوانی بە ڕۆژی بی ئەوانە پێشوەختە دەبی ئەو شتانە ئەو پرسیاران لە خۆی بکات لە پزیشکی پسپۆری خۆی بکاتن ئەو کەسان ئەگەر ڕێژەی شەکریان کۆنتترۆل بی دەتوان بە ڕۆژبوون بەڵام لە خواردنی شیرن دەبێ پارێزی بکەن پارێزیەکی تەواویش بکەن دەتوانن میوە بخۆن دەتوانن ماست بخۆن میوەیەک هەیە کە نەیخۆن دەتوانن برێم هەموو میوەک دەتوانن بخۆن
ئەی خورما خورماش دەتوانن بخۆن بڵێ بەڵام وەکو باسم کرد ئەوانە ئەگەر ڕێژەی شەکریان کۆنتترۆل بیتن لە بۆ خواردنی هەبوو دەرمانەکانیشان دەتوان پرس بە پزیشکی پسپۆری خۆیان بکەن بۆ ئەوەی کاتی خواردنی هەبوو دەرمانەکانیان لە بۆ ڕێک بخەن باشە بۆ کەسانی کە وەرزشەکەن چۆن خۆیان ئامادە بکەن لەو مانگە چ کاتێک دانێن بۆ وەرزش گونجاوە بەڵێ پرسیارێکی زۆر جوانە ئەو کەسانێک کە وەکو دەری خویان گرتێ بە وەرزش یاخود لە ئینگلیزی پێ دەگوترێت ڕێگولەر ئەکسەسایزیان هەیە ینی وەرزشێکی ڕێکخراویان هەیە ڕۆژانەیە یان هەفتانەیە ئەوانەی کە بەردەوامیش دەبن لە مانجی ڕەمەزان پێویستە کاتی وەرزشکردنەکانیان بگۆڕن بۆ نمونە ئەو کەسانەی ئەگەر بە ڕۆژی دەبن تەبعاە باسی ئەوان دەکەن کە بە ڕۆژی دەبن ئەگەر کە ئەو کەسە بە ڕۆژی دەبیتن دەبی کاتی وەرزشکردنەکەی بخاتە دوای پاشێوکرد دوای بەربانکردنەوە هەروەها ئەو کەسانە نابێت لە ڕۆژیشدا یاخود لە ماوەی نێوان پاشێ و بەربانک زۆر خۆیان هیلاک بکەن چونکە ئەو کەسانە زیندە چالاکیان زۆرترە ئارەقە زیاتر دەکەن لێدانی دڵیان خێراترە سووری خوێنیان خێراترە کۆمەڵێک پارەمیتەر هەیە یاخود فەرمان هەیە لە ئەو کەسانە زیاترە کە وەرزش دەکەن بە بەراورد بە کەسانی تر بۆیە پێویستە ئەو کەسانە لە کاتی مانجی ڕەمەزان کاتی وەرزشکردنەکەیان بگۆڕن هەروەها لە کاتی وەرزشکردنەکەشیان پێویستە زوو ڕێژەیەکی دیاریکرا و لە ئاوی پێویست یاخود لە شەربەت بخۆنەوە باشە جگە لە خواردن هیچ ڕێگەیەکی دیکە هەیە بۆی ئەو کەسە تووشی بێتاقەتی و هیلاکی نەبێ بەهۆی ڕۆژوەکە مەبەستت لە خواردن بۆ نمونە جوڵە چ کاریگەریەکی هەیە بخۆشتن چ کاریگەریەکی هەیە ڕاستە ئەو کەسانی کە بە ڕۆژی دەبن ئەگەر بۆ نمونە ئێستا کە وەرزەکە فێنکە کاریگەریەکی وهای نابێتن بەڵام ئەو کەسانی کە لە شوێنی گەرمیش دەکەن بۆ نمونە کەسی وامان هەیە لە فڕنی ئیش دەکاتن و بە ڕۆژوش دەبیتن ئەو کەسانە تووشی ئارەقەکردنێکی زۆر دەبن تووشی وشکبوونەوە دەبن ئەو کەسانە خێراتر کاریگەر دەبن بە دروستبوونی بەردی گورچیلە بە نمونە ئەگەر باسی بکەین بەردی گورچیلە خێراتر لەو کەسانە دروست دەبێت کە لە شوێنی گەرم ئیش دەکەن و ڕێژەی پێویست ئاو ناخۆنەوە بۆیە گورچیلیان یاخود تووشی نەخۆشی گورچیلە دەبن ئاوی پێویست چەنە بۆ نمونە لە ماوەی نێوان بەربانک هەتاوەکو پارشە و پێویستە چەند ئاو بخورێتەوە ئەگەر ئەو کەسە بە ڕۆژی بێگومان نابێت هیچ ئاو بخواتەوە نەمە بەستم لە کاتی بەربانک لە کاتی لە سبینەوە مەبەستەوەیە دوای بەربانک و تا پاشێ بڵێ خۆی بەپێی زانست باز دەکاتن ڕۆژانە هەر کەسێکی ئاسایی پێویستی بە 2.5 لیتر یاخود 2 لیتر و نیو ئاو هەیە شلە هەیە ئەو شلەیە چ لە ڕێگای میوەبی چ لە ڕێگای ئاوبی ئاو وەکو ئاو نەکرد برین لەگەر شەربەت چ لە ڕێگای شەربەت بی چ لە ڕێگای باسمان کرد میوەی ئاودار بیتن ئەو کەسان دەتوانن ڕۆژانە بە پێی چالاکیش دەگۆڕێتەوان ئەو کەسێک کە چالاکی زۆرترە ئەوزە وەرزش بکاتن لە شوێنی گەرم ئیش بکاتن پێویستە ڕێژەیەکی زیاتر لە ئاو بخواتەوە لە 2 لیتر و نیو ئاو زیاتر بی دەتوانین بە شێوەیەکە باسی بکەین تاوەکو ڕێژەی ونکردنی ئاو لە جەستەی ئەو کەسە زیاتر بی پێویستە ڕێژەیەکی زیاتر لە ئاو بخواتەوە باشە ئەو کەسێک کە بابلین سبینێ بە ڕۆژوو ئەبێت ئەو گۆڕانکاریانەی کە لە جستە ڕوو ئەیات ئایا بە تێپەڕبوونی کاتەکە و ڕۆشتنی مانگی ڕەمەزان کاریگەریەکان کەمترە بێتە بۆ منە کەسێک کە سبینێ بە ڕۆژوو بێ ئەگەر زۆر ماندوو بوو ڕۆژی دواتریش هەر بە هەمان شێوا بێیان ئەو کەسە بابلین ناتوانێت بە ڕۆژوو بێتوانەوە بەخۆی بڵێ بەڵێ بەپێی کەسەکان دەگۆڕێ کەسی وا هەیە پاشێو ناکاتن لێگومانەوە شێوازێکی زۆر ناڕێکە ناتەن دروستە پاشێو نەکردن شێوازێکی زۆر خراپە کاریگەری نەرێنی زۆر دەبی لەسەر تەندروستی ئەو کەسە ئەگەر باسی تەندروستێکە بکەین بەڵام دەتوانی برین ئەگەر ئەو کەسە خواردنی تەندروست بخواتن بۆ نمونە ئەو خانەوادەی بەڕێزەی کە لە ڕیپۆرتاژەکە ئاماژەیان پێکرد خواردنەکانیان تەندروست بوو بۆ نمونە جیزیان دانابوو هەنجینیان دانابوو ماستیش دانابوو ماست ئەگەر سوودە زانستەکەی لێک بدەینەوە ڕێژەیەکی زۆر لە ترشی ئەمینی یاخود پرۆتینی تێدایە کە سوودێکی زۆر بە جەستە دەگەینیتر هەروەها ئەو خواردنانەی کە میوەی وشکراوە دەتوانین باسی بکەین ئەوانە ڕیشالێکی زۆریان تێدایە هەم لۆلایانی جەستە سوودی هەیە بۆ سوود وەرگرتن لە ڕووی ڤیتامینات هەم
یارمەتی کۆندامی هەرز دەداتن بۆ هەرسکردنی یاخود کار ئاسایی دەکاتن لە بۆ هەرسکردنی خواردەمەڵێ. دکتۆر دلێر دەگەڕێمەوە وڵاتە چینە دیاربەکر پەیامنەرمان ماهر یوکسەر لە دیاربەکر لەگەڵمانە. ماهرم کاتت باش پێمان بڵێ لە باکووری کوردستان لە دیاربەکر بە تایبەتی خەڵک چۆن خۆیان ئامادە کردووە و کاتی پارشێویش نزیک بۆتەوە لەوێ زیاتر چه خواردنێک ئاخورێت؟ سارەدەم باش ڕەمەزانە هەموو کوردستانیان و عالەما ئیسلامێ پیرۆز بە وەک کوردستان 24 ئەم لە دیاربەکرێ دووشونوارێکە دیرۆکی و قاسی دیرۆکی بوونەخوا ئەو قاژی پیرۆز لە حەوشا مزگەفتا نەبی سلێمان حەزرەتی سلێمان ئەم پێشوازیە ڕەمەزانێ دکن لە ناوە برژێ دیاربەکرێ لە حەوشا مزگەفتا حەزرەتی سلێمان. ئیرۆ لە دیاربەکرێژی پێشوازیە ڕەمەزانێ تێکردن لە دیاربەکرێژ بۆ ڕەمەزانێ ئامادەکاریان بەرفرا هاتنەکردن لە 7 خاڵێن باژێر کۆنێن فتارێ هاتنە ڤەدان و تێرا 8,000 وڵاتیان ژی ئەف کۆن دناوەڤا کۆنادا وێ خواردن وەرن چێکردن هەروەها دکانداران ژی نانپێژان ژی ئاشپێژان ژی ئامادەکاریان خۆی داوی کردنە ئێدی ڕەنگی ڕەمەزانێ لە دیاربەکردا خویا دبە مە چما شونوارەکە دیرۆکی و پیرۆز نەقاند ئیرۆژ بۆ وەشانێ میهوانێ مە ژی دەربارێ ڕەمەزانێدا لەسەر فەیدەین سوودên ڕۆژیە لەسەر لاشێ مرۆڤان لەسەر گیانێ مرۆڤان دێ ئاگاهیان بدەمە مەخواست دشونوارەکە وسا پیرۆزدا وان ئاگاهیان ئەم بستینن میهوانێ من برێز مەلە مەحیەدینە سەیدا مەلە مەحیەدین دێ لەسەر فەیدەین ڕۆژیە لەسەر لاشێن مرۆڤان و لەسەر گیانە لەسەر پسیکۆلۆژیە مرۆڤان دێ ئاگاهیên تایبەت بدەمە. مرحبا اشترا برێز مەلە مەحیەدین تو بخێر هاتی باشانۆمە. مرحبا أهلا وسهلا بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والعاقبة للمتقين ولا عدوان إلا على الظالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين. بريا هرتشتي رمضان مبارك أف روجيا هنكا لأمة محمد أهل إسلام بيروز به وخد تعالى بك سبب هداية إنسان با أهل باورمند وخد تعالى أهل باورمند ظلم ظالم ببختا وإنسانك خد نناسن وحق وحقوق نناسن وان ظلم وان ببارزة إن شاء الله. ولی سیداج ایروپی ده خلق رابن پاشیوه و روژیه خواه بگیرن دربار روژیه ده چه فایده روژیه لسر لاش مروفا لسر فیزیکا مروفا لسر گیان پسیکولوژی مروفا هیا؟ بله دا آدو دیا دویامین از دبیجم که کردستان 24 از سپاس و تشکر خود دیار دکم که ام مجاره هنکا آنیه هوله از ویا هنکا گلک متشکرم خودش و راضی به اف روژیا هنکا معلوم نجبر خواهاتیا چیکرن ویا هنکا قانون کی خوده خود تعالی دو قرآن پیروز دا بسم الله الرحمن الرحیم شهد الله انه لا اله الا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط لا إله إلا هو العزيز الحكيم إن الدين عند الله الإسلام صدق الله العظيم. دا آيات داوود خود تعالى دبي قانون راستي حكم راستي عدالة راست تشتي هري باش الجم خود تعالى ناوي إسلامه ناوي إسلامه إنجا أمليد نيرن أبي إسلامك خود تعالى جعبد خورا بيان كريا وتكليف كريا ورازي كريا جوي ديني رازي بيه بين شرط ويهنا لميجا روجيا حج زكاة كلمة شهادته كيف يعني كديسا پیغمبر صلى الله عليه وسلم دوي بني الإسلام على 5 إسلام لسر بينش تملها هاتيا تشيكرن شهادة أن لا إله إلا الله وأن محمد رسول الله تي بدبي خبيجي بقلبي خباور بكي بي خدا معبودي بالحق هسنا يا محمد رسول خديه وإقام الصلاة تلميجا خور راست بكي بني خديت فرهان كذا قوتي الميجا راستي وإيتاء الزكاة مال تهبت زكاة بدي وصوم رمضان روجيا رمضان ها وحج البيتي وحج بيتي إيكم مالي ويهبه پیغمبر وسا قوتي إجاد فرهان كذا پیغمبر خود تعالی قوتي اللهم بلغنا رمضان يا ربي تمبقينا رمضان لسر قوتنا پیغمبر شي ام كيف خوشن ام دوين يا ربي تمبقينا رمضان اف رمضان تأثيره ولسر لاش انسان مادي ومعنويته چيه ام في هنكا هنكي تماس بكن يك جي امر خود تعالى تبجي كرن اف روجيا هنكا
فرضا خود تعالی استیوی عبد هانکا درته ای دو دنیای دا 12 مه جوی 12 مه هانکا دو ساله دا 11 مه دخو و که آشکی کتن بخبته لی روژی وی آش هانکا نقارد که روژی بدنه آش بدنه انسانه yani ev insanı haneka vakta ve meha hanekat kever rojiye tamamı laşe wî da mîda wî qerecigera wî û iştar bejim dil û hinavî wî tamamı dikevin îstirahatê ji bo xatirê pêşerojê wî yazda me haneka bi rihetî derbas bibe ev rojiya haneka yani fayda vücuda insana yek edidiya yek ji şertê İslamê Xwedê Teala dibe inne dîne indallahil İslam dînê gerçek li ba Xwedê Teala İslamê yek ji van شرط هانکا جی روژیه معنوی چیه؟ معنویتاوی اوه بله ماهر مثلا انسان دبی خو محافظت که ج خرابیه ج فسادیه ج نباشیه ج ظلمه ج تشت خراب چاوی خو محافظت که ج فعلی خراب ج دیتناح خراب سیدا مروف جی گوتنه تا وضع تا تر نابه هی 29 روز پیشیامه بگمان امجوان نرینه تا وان وضع تا هیچ بهتر جی سوده ور بگیرن نها امی و شناخت به داوی بیدیم برای خواهد حوالی را از پیام تا داوی بستیدم بله سلام من لتمام اهل وجدان اهل مرحمت ایمان و اسلام راسی بکه اسلام راسی وکا گوادن مگو حقوق انسانه حقوق کافرایه ای مسلمانایه ای حیوانایه ای پچوگایه ای مزنایه ای جنایه ای میرایه و وان هنکاجی تمامی وی يعني قبلجها في حقوق هنكا لميجا روجية حج زكاة كلمة شهادته وانا جبوك الدين بمحافظة كرن دبي لميج خوشك بكرن روجي خوشك من معنوي زانبه زكاة بداينج مستحقي ويرا وحجاك بكرن زانبه اب حج هنكا فايدة ويو انسانا تفتده هي يعني ام الكدرة اسلامية دنيرن اف اسلامية تمنوي واساسي وي لسر حقوق انسانه او دينك وحقوق انسانات تنبه بله سپاس او ندينه ماهر يكسل لا ديار بكر لقل مامبوي سلام وحرمات وخذ تعالى عمري وادريش كان برخدار بن وبردوام بله بله سارا امید روز پیشیه ده به رنگ جدا به مجار جدا دی سال سر اکران کردستان 24 بن جی دیاربکر دنباش زۆر سپاس بۆ زانیاریەکانت ماهر لە دیاربەکر لەگەڵمان بووی دکتۆر دەگەڕێمەوە لای تۆ لە بەرکاتی بەرنامەکە بە کۆتی دواڕێنمایی تۆ لەسەر تەوەری ئەم شەو چییە؟ بەڵێ ڕێنمایی من بۆ هاوڵاتیان و بۆ ڕۆژوگران ئەوەیە کە یەکەم شت بەبێ پارشی و بە ڕۆژی نەبن چکە پارشی و نەکردن هەم سوودی هەم زیانی تەندروستی هەیەیان کاریگەری نەرێنی هەیە لە سەرجەستە و هەمیش لە ڕووی ئاینەوە کامە ڕۆژوگرتن جگە لەوەی کە سوودی تەندروستی هەیە وەکو عیبادەتێکیە ئەگەر پابندی عیبادەتەکە بین پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم دەفەرمێ تەسەحەروا فإن في السحور برەکە یعنی پارشێو بکەن بۆ ئەوەی چکە پارشێ و بەرەکەتی تێدایە هەروەها داوا لە هاوڵاتیان دەکەم کە خواردنی تەندروست بخۆن هەتا دەکرێت سەوزە و میوە بخۆن چونکە یارمەتی کۆندانی هەرز دەداتن و دکتۆر دلێر گەڵاڵی مامۆستای زانکۆ و پسپۆر لە کارەندامزانی زۆر سپاس بۆ ئامادەبوون و سپاس بۆ ڕێنماییەکانت سپاس بۆ جەنابشتان سپاس بۆ ئێوەش کە تام کاتە بینەرمان بوون و لە پاشیو لەگەڵمان بوون سبەی شەو یان سبەینێ پارشێ و بە تەوەر و بابەتینەوە دەگەڕێنەوە وڵاتان ڕەمەزانێکی خۆش دووبارەوە پڕ خێر و بەرەکەت بۆ هەموو مسلمانانی گیان و کوردستان بە تایبەتی هەر شەو دەستخۆش